لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی گەری کوردستانەوە ئەم کاتتان باش من ڕێبینیا ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەم ڕۆژ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە، هەروەها پایامنێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستانەوە وەردەگرین بۆ وەرگرتنی دواترین زانیاری و هەروەها گفتوگۆکردن لەسەر چەند تەوەرێک. ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لە بەرنامەکەمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر مادەهۆشبەرەکان و کاریگەریان لەسەر لاوان لە 26 ئەم مانگا 26/6 نەتەوەیە گرتوەکان بە فەرمی دایناوە بە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی مادەهۆشبەرەکان و بە قاچاقی نایاسایی ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتانە. ئەو ڕۆژە باسی بە شێوەیەکی گشتی مادەهۆشبەرەکانمان کرد، بەڵام ئەمڕۆ بە تایبەت باس لە کاریگەریەکانی لەسەر لاوان دەکەین، بە تایبەتی لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستاندا داهاتاکان لە نێو بەکارهێنانیدا لە نێو خوێنکاران لە نێو لاواندا ڕۆژ لە ڕۆژ داتاکان هەڵدەکشێن و زیاتریش دەبن. مەترسێکی زۆر لەسەر لاوان هەیە. ڕۆژانە زیاد لە کەسێک لە هەرێمی کوردستان دەستگیر دەکرێت لەسەر بەکارهێنانی مادەهۆشبەرەکان یاخود بازرگانیکردن بە مادەهۆشبەرەکان. گفتوگۆی ورد لەسەرم بابەت دەگەین لەگەڵ میوانەکەمان. لە تەوەری دوین بەرنامەکەشماندا هادیکەریم پایامنێرمان هادیکەریممان لەگەڵ داخل دەکات. جێگری سەرۆکیەتی تۆپی پێی کوردستان قسە لەسەر ئایندەی تۆپی پێی کوردستان دەکرێت، بە تایبەتی لەم سەردەمی کۆرۆنا. بەشی زۆر لە خولەکانی وڵاتانی جیهان بە تایبەتی خولەکانی وڵاتانی ئەوروپا دەستی پێکردوتەوە. ئەی چی دەربارەی خولی نایەبی کوردستان، چی دەربارەی خولەکانی دیکەی فوتساڵ و بابەتەکانی دیکە، یەکێتی تۆپی پێی کوردستان چ بەرنمەیەکی هەیە؟ خولەکان دەست پێ دەکاتەوە یان چ بەرنمەیەکی دیکەیان هەیە؟ لە تەوەری سێم بەرنامەکەشماندا باس لە بابەتێکی گرنگ دەکەین، بە تایبەتی لەم سەردەمەدا یاسای بەکارهێنەر یاخود بەکاربەر، ئەوانەی کە من دەچم لە بازار شتێک دەکڕم یاخود بابەتێک دەکڕم تا چەند مافەکانم پارێزراوە. لە ساڵی 1962 جۆن کەنەدی سەرۆکی ئەو کاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وتارێکی لە بەردەم کۆنگرێز باسی مافی بەکارهێنەری کرد. لە زۆربەی وڵاتانی جیهان، تەنانەت لە وڵاتە دووەکەوتوەکان، ئەوانەی کە وڵاتانی گەشەی سێمیان پێ دەڵێن، لە وڵاتە ئەفریقیەکان، لە وڵاتانی عەرەبی یاسای بەکارهێنەر هەیە، بەڵام تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەو یاسایە نییە. گرفتێکی گەورە بۆ بەکارهێنەران دروست بووە، بە تایبەتی لە یەکلاکردنەوەی کەیسە یاسایەکان. لەگەڵ یاساناسێک ئەم بابەتەش گفتوگۆ لەسەر دەکەین. وە گوتمان تەوەری یەکەممان گفتوگۆ دەکەین لەسەر مادەهۆشبەرەکان و کاریگەریەکانی لەسەر لاوان. سەرەتا راپۆرتێکمان هەیە لەسەر مەترسی مادەهۆشبەرەکان و دواتر دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن سەر و بابەتە لەگەڵ میوانەکەمان. مەترسیەکانی مادەهۆشبەرەکان بۆ سەر ئاسایشی نێتەوەی نیشتیمانی بەهای ئەوەی هەیە حکوومەتی هەرێم لە تەک کارەترکردنی بەڕێوەبەرایەتەکانی ڕۆبەڕۆبوونەوەی مادەی هۆشبەر لە ئاسایشی هەرێمی کوردستان دامەزراوەی تایبەتمەند لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دابمەزرێنێت کە کاری لە پێشینەیە سنووردارکردنی حاڵەتەکان و هۆشیارکردنەوەی خەڵک بێت، بە تایبەت لە ناو گەنجان و نەوجەوانان. هاوکات دامەزراندنی چەند سانتەرێک کە ئەرکیان چارەسەر و ڕاهێنانەوەی ئەو قوربانیانە بێت کە ئالوودەی مادەی هۆشبەر بوون وەک پێداویستیەکی دیکەی ئەم قۆناغا خۆی دەناسێنێت. لەبەر ئەوەی هەرێمی کوردستان نزیکەی 513 کیلۆمەتر سنووری هاوبەشی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و ئێرانیش دوای ئەفغانستان با شوێنی مادە هۆشبەرەکان ناسراوە و کاریگەری ڕاستەوخۆی نەرێنی لەسەر هەرێمی کوردستان دەبێت. یەکێکی تر لە دراوسەکانی هەرێم وڵاتی تورکیایە کە لە دەرزەمانەوە یەکێک بووە لەو ڕژێمانەی مادەی هۆشبەرەکانی بەکارهێناوە بۆ پەیداکردنی سەرمایە و پارە. هەروەها کردوێتی باچەکێکی ژەهراوی بۆ نایارانی. سووریا کە لە ئێستادا مەنزلی بەشێکی زۆری ڕێکخراوە توندڕە و تیرۆریستەکانە ئاسانکاری دەکات بۆ گواستنەوەی ئەو درمە ژەهراویە بۆ هەرێمی کوردستان. هەموو ئەو هۆکارانە وا دەکەن ئامارەکانی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ساڵ دوای ساڵ ڕوو لە زیادبوون بکات. ئەمەش زەنگێکی مەترسی گەورەیە لەسەر ئاسایشی نەتەوەی هەرێم. لەبەر ئەوەی زیانێکی گەورەی ئابووری هەیە و ڕێژەیەکی زۆر لە سەرمایی تاک دەچێتە دەرەوە بەبێ سوود. هەروەها دەبێتە هۆی تێکدانی کۆمەڵگە و زیادبوونی ڕێژەی تاوان لە جۆری تاوانە گەورە و قێزەونەکان. بەڵاوبوونەوەی نەخۆشیە مەترسیدارەکان و گوازراوەکان و بێ ئاگایی و دواکەوتنی کۆمەڵگە.
جگە لەوانە دوجار لە ئەگەری بەردەوام زیادبوونی ڕێژەکە وا دەکات چارەسەرکردنیشی هێندە زیادەتر ئەستەم بێت. لێرەدا چەند زیانێکی گەورە دەبێت بۆ سەر ئاسایشی نەتەوەیمان، بەکارهێنانی سەرمایە و توانای مرۆیی زۆر بۆ چارەسەرکردنی تووژوان و کەمکردنەوەی دیار دەکات. ئەوە جگە لە دواخستنی کۆمەلگا لە پێشکەوتنی سەردەم. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بیر لەو مەترسیە مەزنە بکاتەوە کە ئامارەکان دەری دەخەن ڕێژەکەی لە زیادبوونێکی خێرا و چاڕوان نەکراوی مەترسیدارە، چۆن ڕێگری لە زیادەبوون و کەمکردنەوەی ڕێژەی بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بکەین لە هەرێمی کوردستان. گۆڕینی یاسا بەرکارەکانی تایبەت بەم بوارە و زیادکردنی سزا و چاوپۆشی نەکردن لە هیچ کەسێک و جێبەجێکردنی یاسا وەک خۆی، کردنەوەی خولی هۆشیارکردنەوە و بڵاوکردنەوەی نامیلکە و وەرکشۆپ و بەرنامەی تەلەڤیزیۆنی و گەڕانی مەیدانی، دابینکردنی کەسانی شارەزا و پسپۆر لە بەنزیخانەکان بۆ کەسانی ئالوودەبوو، تاوەکو دوای گەڕانەوە بۆ نێو کۆمەلگا هەست بە زیان و کاریگەریە خراپەکانی مادە هۆشبەرەکان بکەن و نەگەڕێنەوە سەر هەمان کار، دابینکردنی هەلی کار بۆ کەسانی توشبوو تاوەکو بۆشایی لە ژیانیان نەبێت کە هۆکارێکی گرنگی توشبوون بە مادە هۆشبەرەکان بوونی بۆشایی و بێکاریە. بۆشایەکی زۆر کات لای گەنجان و هەرزەکاران هەیە، دەبێت حکوومەت ئاوڕی جدیان لێ بداتەوە و ڕاستە دامەزراندن زەحمەتە، بەڵام خۆ دەکرێت پرۆژەی جیاواز جێبەجێ بکرێت و لە کەرتی تایبەت جێگەیان بکرێتەوە. توندکردنی زیاتری خاڵە سنووریەکان و دانانی کەسانی شارەزا و پسپۆر، هەروەها بەکارهێنانی ئامێرەکانی پشکنینی پێشکەوتوو، ڕێگریکردن لە هاتنی بەلێشاوی پەنابەر و کۆمپانیای وەهمی و کرێکار، لەبەر ئەوەی زۆر جار ئەوانە دەکرێن بە ئامرازێک بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان. کردنەوەی ئەم بەرەی جەنگە بە ڕووی هەرێم و پەرەسەندنی مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکان، دەرکەوتنی خەتوخاڵ و سەرەتای کۆتاییەکی خراپە لە دیاردەیەکی مەترسیدار. لەبەر ئەو ڕاستیە تاڵانەی لەسەرەوە ئاماژان پێکراوە و پەیوەندیدارن بە ئاسەوارە خراپەکانی مادەی هۆشبەر لە پەیکەری ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی گەلان، کاریگەری زیادبوونی بەکارهێنەرانی ئەم مادانە لە ناو نەتەوەی کورد زیاترە، بە تایبەت کە خاوەنی کێشەیەکی گەورەی سیاسین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەکرێت دەوڵەتە سەردەستەکان بە سیستەماتیک بیانەوێت لە ڕێی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرەوە توانستی مرۆیی پاسیف بکەن و ئیرادەی نەتەوەی و کوانووی بەرگری و هۆشیاری نیشتیمانی لە ناو خەڵکو و گەنجانی کورد کەستر بکەن. لە ناو ئەم هاوکێشەدا کردنەوەی ئەم بەرەی جەنگە بەڕووی هەرێمی کوردستان و پەرەسەندنی مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکان، دەرکەوتنی خەتوخاڵ و سەرەتای کۆتاییەکی خراپە لە دیاردەیەکی مەترسیدار کە پێویستی بە گرتنەبەری ڕێوشۆنی تونند و تۆڵ هەیە بۆ کۆنتڕۆڵکردن و سنووردارکردنی. خەبات سەعید، گەلی کوردستان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ لەسەر مادە هۆشبەرەکان و کاریگەری لەسەر لاوان دەکەین. لە ساڵی 2017 271 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهاندا ئالوودەی مادە هۆشبەرەکان بوون کە ئەمە ڕێژەکەی دەکاتە لە 5.6 دانیشتوانی گۆی زەوی کە ڕێژێکی زۆر زۆرە. بەپێی داتای نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 1970 و ساڵی 1990 لە عێراقدا تەنها 3 کەس بە ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و بازرگانیکردن پێوەی لە عێراقدا دەستگیر کراون. بەڵام تەنها لە ساڵی 2018دا داتاکەیان دەبەرز بووەتەوە 300 کەس لە عێراقدا ئالوودەبوون بە مادەی هۆشبەر و هەروەها بازرگانیکردن پێوەی دەستگیر کراون. ساڵی 2019 لە عێراق نزیکەی 200 کەس بە مادەی هۆشبەر مردوون. ئەمە گرفتێکی گەورەیە لە عێراق و بە تایبەتیان بۆی کە باسی عێراق دەکەین بەشێکیشی هەرێمی کوردستانە. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 651 کەس بەوەی کێشان و ئالوودەبوون بە مادەی هۆشبەر لە هەولێر و دهۆک دەستگیر کراون. لە سلێمانی 186 کەس دەستگیر کراون تەنها لەم 6 مانگی ڕابردوودا. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر کاریگەری مادە هۆشبەرەکان دەکەین لەسەر بە تایبەتی لاوان. کۆمەڵێک داتا هەیە لە عێراقدا زۆر مەترسیدارن کە بڵاو کراونەتەوە. بۆ مەبەستا میوانداری بەڕێز هاوکارڕەفیقمان کردووە کە چالاکەوانی واری مادە هۆشبەرەکانە زۆر کۆڕوسی بینالات و بابەت و چاپێککەوتنی ئەنجام داوە لە ماوەی ڕابردووتا لەسەر و بابەتە. مەمساوکە ڕۆژ کاتا باش بەخێر بێن. سپاس دەکەم. سەرەتا پرسیارەکەم بۆ لە ناو لاوانی عێراقدا ئێستا داتاکەیان دەبەرز بۆتەوە لیژنەی
پەروەردەی پەرلەمانی عێراق دەڵێ تەنها لە ناو خوێندنگاکان خوێندنگا مەبەستی ناوەندی و ئامادەیەکانە لە عێراقدا لە 145 خوێندکاران مادەی هۆشبەر بەکاردێنن. ئەمە داتای 15 بۆ 20 45 ئەو داتای من کەوەرەگرت دەڵێ لە ساڵی 2019 لە چاو ساڵی 2010 لە 105 داتاکە بەرز بۆتەوە لە نێو گەنجاندا بەکارهێنانی مادەی هۆشبەر. مەداتایکی مەترسیدار زۆر مەترسیدارە بەداخەوە جا کاگڕێبین ئەو داتانی کە ئەخرێنە ڕۆ داتانی لە بەردەم بەڕێستان ئەو داتە ئاشکراکانن ئەو داتانن کە بە هەوڵی ئاسایش بە هەوڵی لایانی پەیوەندیدار ئاشکرا کراون و ئەو بڕەمادێش کە دەستی بەسەرا گیراوە. بەڵام پرسیارە جەوهرەکە ئەوەیە ئەو مادانەی کە دەستیان بەسەرا ناگیری و بە پرۆسەیەکی زۆر نێنی تێپەڕێبن ئەبێت چەندێک بێ کە دەیان فێڵ و دەیان تەکنیکی جیاواز بەکاری هەندێک بۆ تێپەڕکردنی مادە هۆشبەرەکان بۆ نمونەکرێتە ناو تێکڵی گوڵە ڕۆژە خاڵێکرێتەوە لە شوێنی مادەی هۆشبەردانگرێت یەکرێتە ناو شووتیەوە کرێت ناو کاهۆ ناو مەجوونی دانەوە پاشنەی پێڵاوە ناو دارشەقەوە دەیان تەنانەت کۆتر بەکارهێنن کۆتری نامە بەرکە مادەی هۆشبەری پێوەڵواستن لە شوێنێک بۆ شوێنێکی تربی گواستنەوە. ینی قسەکە ئەوەیە ئەو ڕێژەی کە دیارەکرێ و ئەو داتانێکی ئەخرێنە ڕوو تەسەوڕەکەم 5 هێندە 3 هێندە داتای تر هەبێ بەس دەم ساڵدا لە هەرێمی کوردستان نزیکەی نیوتەن مادەی هۆشبەر 45 بێ ینی 3 هێندە هەبێ ینی هەموو خوێندکارەکان وا بێ ینی ئالودەی ڕاستی من ئەو داتایی کە بینیمتی سا 15 بۆ 20 عێراق لە ناو خوێندنگاکانە تایەتی جا نازانم ئێستاگە داتای شوێنی تربێ و ڕێژێ لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق زۆر ئەو داتایە بەداخەوە لە هەرێمی کوردستانیش کەیسە بووە بە ئەترافی ئاسایشی سلەیمانی کە لە ناو خوێندنگاکان ناو قوتابخانەکانە دەست بە حەبی ترامادۆڵای گیراوە دەستی بەسەرا گیراوە. یەکێک لە گرفتە گەورەکان ئەڵێن حەبی ترامادۆڵ ینی زۆربەی بەکارهێنەرانی عێراق حەبی ترامادۆڵ ڕاست چکە کێشەکەوێ لە ناو خوێندنگایە چکە گروپاتە هەر کەسێک کە توانێت تەسیری سەر 5 کەسی دیکە هەبێ بۆ فێربوونی لە ناو پەیمانگاکانی ئەم داتایی کە ئەڵێم ئەمە تەنها پەرلەمانی عێراق بەبێ هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی تێدانی ئەم ڕاستە ئەزانم عێراق دۆخی عێراق زۆر خراپە بە تایبەتی بەسڕە دوای بەسڕە بەغدا لێشاوێک لە مادەی هۆشبەر لەم ناوچانە هەیە بۆ شایەکی سیاسی و ئەمنی هەیە دیسان ڕێگە خۆشکەر بۆەوە لە پێشکی بابەتەکەدا بەڕێزت ئاماژت بەوە کرد کە لە ساڵی 1970 بۆ 90 هیچ کەیسێک نەبووە 3 کەیس و 4 کەیس شایانی باسیش نییە. دوای ئەوەی کە پرۆسی ئازادی عێراقێت و سنوورەکانەکرێنەوە عێراق ئەبێتە ناوچەیەکی ترانزیت بەڕاستی دۆخی عێراق زۆر خراپەوە لە ناویدا دۆخی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر خۆشمان هەیە دەڵێن ڕۆژانە بەلایانی کەمەوە کەسێک دەستگیر دەکرێت لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر لای خۆشمان بەس لە سلەیمانی گەر 180 کەس دەستی گیرا لە ماوەی 6 مانگانی ڕۆژی کەسێک گیراوە لە ڕانێ و لە قەڵات زێ بەداخەوە ڕۆژانە مادەی هۆشبەر دەستی بەسەرگیرێ لە سۆران ئەنی هەموو ناوچەکانی کوردستان لە دۆخێکی زۆر مەترسیداران ئەگەمە وتمان بەسڕە و عێراق لە ڕیزبەندی یەکەم و دووەمان دوایەوە سێم کوفە پارێزگاری کوفە دوایەوە سلەیمانی هەولێرن بەداخەوە بۆی ئەو سنوورە زۆری کە لەگەڵ دەوڵەتانی دراوسێ هەمانە بۆتە ناوچێکی ترانزیت بۆ واستنەوەی مادەی هۆشبەر و حکوومەتی هەرێمیش وەلایەنە پەیوەندیدارەکانیش تەسەوڕەکەم زۆر بەباشی لە خەم و مەترسی ئەم بابەتە تێنەگەشتون لە ڕاپۆرتەکە باز لە بەرەی جەنگ کرا بە تایبەتی ئەمە لە بەرەی جەنگیش بەڕاستی مەترسیدارترە لە شەڕی داعش مەترسیدارترە لە ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدارترە لێکەوتەکانی زۆر خراپن لە هەرێمی کوردستان باز لە 10,000 بەکارهێنەرەکە بەس بەڕاستی زۆر ڕۆژێکە لەوە زیاترە من نەتوانم بڵێم ناوچە نیە چەندی بەکارهێنەر و بازرگانی تیانە بێ گەنجەکان بێکار نانەوەی لە ماوەیەکی زۆر کەمدا بیر لە کارێک بکەنەوە کە لە پڕ دەوڵەمەند بن لە پڕێک ببن بە کوڕێک بەڵام کاتێک بە ئاگادێنەوە ژیانی خۆیان وێران کردووە ماڵی هەزارها کەسی دیکەیان وێران کردووە بۆی من تەسەوڕەکەم زیاتر لە 50,000 بەکارێنەرێکی سەرەکی دەوترێت بێکاریە لە سەدانەوە دو حوتی ئەوانەی کە ئالودەی مادەی هۆشبەرن لە عێراقدا بێکاریەوە ڕاست یان بێکارن یان ئاستی هۆشیاری و ئاستی خوێندنیان ناگاتە ئاستی ناوەندی ئەمە دووچینی زۆر باڵام بەڵام لە بەرچاوگرتنی ئەوەی کەسانی خاوەن وشیاری زانستیش لەم کەیساتیەوە گلاون هەیە بڕوانامی جامیایی هەیە بەڕاستی ینی بەکالۆرسی یان بەرزتر لەو بڕوانامێشیە هەیە وەرگێڕانی چەندەهان چیرۆکەیەکە لەم بابەتاتیۆگرام و بەداخەوە بازرگانەکان هەموو جهد و هەوڵی خۆیانە خەنە گەڕ بۆ ئەوەی گەنجان لە خشتە بەرن کارڕێبن نی فێڵی زۆر جیاواز ئەخرێتە و فێڵی قەیرانانەی ئێستش کاریگەری نییە زۆر
تەسیریە بە سەوری من لە دۆخی کەرنتینا کە گەنجان لە ماڵەوە بن و بێکار بوون زۆر بابەتەکە تەشەنەی سندوە ئەم شەژمانگە بەراورد کە بە شەژمانگی ساڵی ڕابردوو 133 هێندە بەکارهێنەر و بازرگان زیادی کردووە ئەو ڕێژەی دەستی بەسەراگیراوە کارەساتە نزیکەی نیوتەن بەس لەم شەژمانگا دەستی بەسەراگیراوە نیوتەن ئەگەر بەگەڕ بخرێ بەکار بهێنرێ نزیکەی زیاتر لە ملیۆنە کەس بێهۆژەکە بۆ ماوەی 12 ساعت تا 20 ساعتیش زۆر زۆرە ڕێژەکانی گرامێک 2 گرام ئەو کەسە بۆ 24 ساعت بێهۆژە کاتووە هۆشی لە خۆی مامۆستاکەرانی گرفتەکە لەوایە ئێستا من هەندێک جار لە هەندێک کەسم بیستووە هیچێک لە پرسیارەکان لەسەر نێرگەلەیە نێرگەلە بەداخەوەیانی لە هەرێمی کوردستان زۆ تەشانەی کردووە وای کردوانی بابەتەکە زۆر بەربڵاو بۆتەوە یعنی بەداخەوە دیسانەوە ئەڵێمەوە ئەبێ ئەمە زۆ داخی بۆ بخۆین وای لێ هاتووە کەسێک نێرگەلە نەکێشە بە چاوێکی دیکە سێرەکرێت لەناو ئافرەتانیشە خانمانیش یەکێک لە داتاکان خراپی ینی وەزعکەمان ئێستا لە ناو ڕەگەزی مێشە زۆر بۆ بە تایبەتی لە پارێزگای سلێمانی وەزام لەو 1970 کەسێک کە دەزگی کراون 32 کەسیان بەڵێ 32 کەسیان لە ڕەگەزی مێن ینی بابەتەکەمە گرفتە دەڵێن هەندێک جار نێرگەلەکان سەبەبن بۆ ئەوەی کە سەرەتایی ئەوەتا هەنگاوێکەنێ بۆ ئالوودەبوون بۆ مادەی هۆشبەر تەوان لە راپۆرتەکەی لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراقیشدا گرفتێکی زۆر گەوریان باسی نێرگەلایان کردووە یاخود لە ناوری نێرگەلەکە مادەی هۆشبەریان بۆ دائەندرێت ئەم کەسە جەوێکی پێوەرەگرێت دواتر مەجبورە بێت دیسان بچێتەوە بۆ هەمان شوێن یا بۆ هەمان کافتری ئەمجا بە نرخێکی دیکە دەیاندەنێ گرفتە سەرەکیەکە لە نێرگەلەوە دەست پێ ناکات بەڕاستی مەسائلی نێرگەلە لەگەڵ کاک ئەمین جەلال لە بەڕێوەبەرایەتی سلەیمانی مادە هۆشبەرەکان پارێزگای سلێمانی بە دوواداچوونێکی زۆر وریان کرد لەسەر ئەم کەیسانی ئێمە زانیاریمان خستەگەڕ کە لە ناو تووتنی نێرگەلایە مادی هۆشبەرە خرێتەکەڕ بەکارهێنریان لە ناو ئاوی نێرگەلەکە هەندێک مادی هۆشبەرتیاکرێت بەن بەداداچوونی زۆریان کرد هەڵیان کوتا چەندین سەر کافتریا بەڵام نەگەشتە دەرەنجامێکی و ئەوتۆ هەندێک مادی هۆشبەر هەیە بەڕاستی لەگە تووتنی نێرگەلەکەی سووتێنی بۆنیەت بۆیە مستحیل ینی لەگەڵ تووتنی نێرگەلە ئەمە تێکەڵ کرێ بەڵام جۆرێکی تر هەیە کریستاڵ کە بۆنی نایە دەشێت بە شازی سنووردار بەکاربێنرێ و من زانیاریکی سەیرە خەمە ڕوو بەڕاستی لە ناو تووتنی نێرگەلایە بەشێک لە کافتریاکان من زانیارێکم بەردەستکە و لە سنووری ڕاپەڕینە حەبی پاراستۆڵەکە لە ناو تووتنەکەەوە ئەمیش جۆرێک لە بێهۆشی هەیە یان لە ناو شوشەی مەترسیەکانی چین ینی کاتە دۆخی بێکە من ناڵێم هەندێک گەنجاڵێ دەڵێن جەوێکی زۆر خۆشمڕاستات و ئالوودە یان ئەڵێ نێرگەلەی ئەو کافتریا نەبێ من پێوەی هین نابم نەمەمەستەکەم ئەوەی ئەڵێت جەوێکی زۆر خۆشمان پێات ئالوودەش نیمەڵێ خۆی هەیە بەڕاستی هیچ سانسۆری هیواداناندرێ بۆ کافتریاکان باشترە لیژنەیەک سەرپەرشتی کافتریاکان کە ئەو موادانی کە پێویستە ئەوان بۆیان دامینکان نەگەوان لە بازار بەردەستیخان وەرناو هەر کافتریاکە کەسێکی مختەزام نرێت کە چاودێری بەڕێوەچوونی ئەم موادانی ناو کافتریاکان بکە بەڕاستی ژینگەیەکی نالەبارە ئەگەر ژینگەکە سەخلەمیش بێ واتە لە ناو تووتنا لە ناو موادەکان ئەمادەی هۆژۆر بەکارنێنرێ من بە هەموو بڕواایەکە وێڵێم ژینگەی کافتریاکان کۆمەڵک کەسیتیارگەلانە ئەکرێت ئەو تامی نێرگەلانەی کە لە وڵاتانی دراوسێمان دەهێنرێت کە بزانێت ئەبێ لە کوالیتی کۆنتترۆڵا بەڵێ سیر بکرێت لە بازگەکانە کە یەتە ناو هەرێمی کوردستانە و بەڵام من زانیاریکی وام نییە کە بەداداچوونێکی وربکرێ لە ناو کافتریەکانە هەموو کە دەتوانێت ئەنی کۆمەڵێک مەبەستەکەم بۆ حکومەی بەڕێستان ینی پسپۆریتان تەندروستی نییە ڕاستە بەڵام چالاکەوانی بواری ئەو بابەتان حتمما زانیاریتان هەیە لەسەر بابەتەکە هەندێک کەس دەڵێن ئەمە کاتێک جەویشی خۆشمان پێ یاد بۆ ماوەیەک خۆشمان باالوودەبوو نازانین کە کاتێکە لە نێرگەلای بەکارهێنین ڕاستم بابەتە ڕاستی بۆ تەندروستیان نابێت جارە خۆی هەر نێرگەلە خۆی گرفتە خۆی اینجا ئەگەر مادەوەشبەرەکەی تیابێت چەند گرفتی تیکیان بۆ دروستەکە و ئایا ئالوودەبووش نییە ئالوودەیەکە تەسەورکە هەندێک مادەی هۆشبەر هەیە یەک جار ئێسا من کەسێک قسەم لەگەڵ کرد وتی من بەڕێکەوت چوومە لای دوو هاوڕێی خۆم تی نێرگەلەیاندا نابوو لەگە تریاکیان تێکرد و لە دەرەوەی کافتریە وتیوتیان بیکێشە زۆر تامێکی خۆشی نیش نەکەوێتکافتریەکان فۆکسمان لەسەر بێمە بابەتەکە گشتی نییە ئێمە هەندێک زۆر سنووردارە من نەگەشتومەتە زانیارێکی دقیق و ورد ئەگە بڵم کافتریاکان ژنگەیەکن بۆی مادی وەشبەری تا ساقکرێتەوە بەڵام ئەڵم ژنگەیەکی نالەبارن کە کۆمەڵە کەس ئەچێت ئەو شوێنانە مادی هۆشبەر بازرگانی پێکراوە لە هەندێک کافتریا کۆمەڵە کافتریاهای ئێمە توانین بڵین زۆر باشن و سانسۆرێکی زۆر تونندەیە بەڵام ژنگەیەکی نالەبارەوە نیشانی پرسیار هەیە کە لە ناو تووتنی نێرگەلە زۆر کات هەندێک مواد بەکارهێنریا خود ساقەکرێتەوانێ مەسی مادە هۆشبەرەکان یەک جارە و کەسەی کە بەکاری هێنێ ئەی کێشێت
تەسیری لەسەر چۆنەڵی مێشک و ئاگای ئەم کەسای بێ بۆیە بۆ جاری دووەمیش مبڕێرە بۆی کە بەکاری بێنێتەوە بۆیە وەکو خاتە دۆخێکی ئالوودەبوونەوە بۆیە بەڕاستی یەک جار دوو جاریش کە ئەو کەسە بەکاری بێنێت لە هەر ڕێگایەکەوە مبڕێرە بۆی کە ببێتە بەکارهێنەر بێتە ئالوودەی ئەم مادەیە سێرەکەی خۆیان بۆ خۆیان نێرگەلەکان ئەوە ناکێشن ئێستا گەنجەکانی ئێمانی ترەوە ئالوودەبوون جۆرێکە لە ئالوودەبوون ئەوش چێتە ناو ئەو بابەتانێک کە کارتێکەری ئەقلین یەک جار نێرگەرە کێشان بەقەدەر 100 جگەرە بەقەدەر 40 جگەرە تەسیری هەیە نیو سەعاتگرتوەکانیش خوێندمەوە دەڵێ ئالوودەبوونی مادەی هۆشبەرەکان لە سەرتاسەری جیهاندا لە 15 ساڵیەوە دەست پێ دەکات تاوەکو 69 ساڵی لە عێراق کەمترە لە 10 ساڵیەوە دەست پێ دەکات. ئافرەتانی شەیە ئافرەتی دووگیان هەیە بازرگانی بەم بابەتەوە کردووە مناڵان هەن لە تەمەنی 12 ساڵی هەڵە خەڵەتێنرێن جا کۆمەڵک فێڵەی بازرگانەکانی خەنەگەڕ لەسەر ئەو قسەی بڕێزت چیرۆکە بووە خوارد لە خوارد تەمەنی 15 ساڵەوە بە مون منە کچێکی خۆشویستوە لە دوورەوە هاوڕێکەی وتوێتی لای هاوڕەکەی دەردە دڵی کردەوە تێدی ڕوم ناپێ بڵم ڕوم نایە قسەی لەگەڵا بکەم هاوڕێکەشی تەکبیری بۆ کردا بە حساب دەستی کردەوە یارمەتی بە توێتی مادی هۆشبەر بەکاربێنە ئەم حەبە بخۆ ئەو کاتە تۆ ئەتوانی قسە لەگە خۆشەویستەکاتەوەی لە دڵتا پێی بڵێ لە ڕێگەی ئەم حەپەوە ئێستا ئالوودەیە و دایان ساڵە ژیانی وێران بۆ یان کۆمەڵێک قسەی ترەکرێڵێ توانای سێکسی ئەم کەسە بەرزەکاتەوە ئەمەش جۆرێکە لە فێڵ بەڕاستی لە دوای بەکارهێنانی 6 مانگ بەرەو سەر ئەو کەسە توانە سێکسیەکانی زۆر زۆر لاوازە بێ ئەو دەمارانەی کە پێیوەستن بە پرۆسی سێکسەوە بکێنەوە بۆیە ئەمانە هەمووی فێڵ و لە خشتەبردن کە بازرگانەکان ئیشی لەسەرەکەن یانەڵە لێدانی دڵت زیابێ توانای بەرگیرکردنت بەهێزە بێ لە ڕاکردنا خێرابی هیچ گەنجێک پێیسی بۆ نەخۆمە لە ماراسۆنا بەشداری ناکەین تا لە ڕاکردنا بەهێز بێن کۆمەڵک فێڵی تر بەکارنیان بیرکردنەوەت بەهێزە بێ یان لە قاعی امتحاناتوانیت باش وەڵام بیتەوە ئەمانە هەموو بێت و ئاگایکی گەورەتە بێ بەرگری لەش زۆر دابەزێنێت ینی ئەسە بۆ کۆڤید 19 گەورەترین گرفت بەرگریان ێوانەی خۆ دەڵێن زۆر کەس توش بێت بەڵام ئەوەی ئازایەک هەیە بەرگری هەڕاست جاوی مادەی هۆشبەر بێت وەکو وایە مادەی کیمیایی ینی بۆ نمونە چارەسەرێکی کیمیایی لە نەخۆشخانەی هیوا بەکارێنە بێمە بە پێی پسپۆرەکان ینی من قسەی من نییە سپۆرە تەندروستیەکان هەڵێ مام ساوکەر کاتم بکەم ماوە قسەیەک لەسەر بابەتی سنتەرێک بۆ چارەسەرکردنی ئەم کەسانە بکەین ینی لە هەرێمی کوردستانە تا ئێستا سنتەرێک نێ بۆ چارەسەرکردنی لە هەمان کاتیشدا لە نەوەی یاساکانی هەرێمی کوردستان تا ئێستا بە تاوانبار هەژمارەکرێ کەسێک ئەگەر مادەی هۆشبەر بەکاربێن بە گرفتێکی دیکە نییە گرفتێکی زۆر گەورە بەڕاستی کاگڕێبین کۆمەڵە گەنجتێوە گلاون هەر خەڵەتیانراون بار فێڵ مبەرەی بکەوتونەتە ناو ئەم گەمەیەوە ئێستان هەیە واز بێن و بگەڕێنەوە سەرەوە ڕێگایی کە خۆیان خوازیارن بەڵام چۆنڕێ وەکو دۆخێکی ئالوودەبوون ناتوانن واز بێن بۆیە سنتەرێک و دامەزرانی سنتەرێک زۆر گرنگە بەڕاستی ئیشی لەسەر بکرێکە بەداخەوە لە هەرێمی کوردستان سنتەرێکی ئۆتۆنیا پێویستە لە پارێزگاکان پارێزگای سلەیمانی دهۆک و هەولێر هەڵەبجەژم سنتەرە بکرێتەوە زۆر پێویستە بەڕاستی بەکارهێنەران زۆر من پێشنارەکەم بۆ سەرمایهدارانیش بەڕاستی وەکو بابەتێکی هەلیش بکرێتەوە نەک حکوومەتیش بیکاتەوە هەر بەڕاستی هەم لە ڕووی دارایی و ئیسفادەیە هەم کارێکی مرۆی زۆر پیرۆزە خێرخوازێکی زۆر گەورە خێرخوازێکی زۆر من وەکو خۆم هەر کەسێک سنتەردا بنێ بەدڵ و بەگیان خۆبەخشانە یارمەتیانەیەم و توانم بەکارهێنەرانی کوردستان هەمووی کۆبکەینەوە چونکە بەڕاستی لە یاسای کۆنی ساڵی 1965 وەکو تاوانبار ناسێنراون بەڵام بەڕێز قسێکی جوان کرد ئەمانە تاوانبارن بەڕاستی بەکارهێنەرەکان نەخۆشن هەر خەڵەتێنراون بۆیە بێ دەستیان بگرێت لە ڕووی دەرونی لە ڕووی پزیشکی و یارمەتیان چیرۆکەکانی زیندانم دەگواستەوە هەندێک کەسە مقابلە کرد کە ئەو گرفتیان هەبوو تەنان یەکێک لەوانە لە ڕێگەزیمێ بوو وتم کارهێنەر هەیە لە ڕێگەزیمێ لە ناو هەرێمی کوردستانوتی بەڵێ ئەو یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستانوتی بەڵێ زۆرن وتی تەنانەت وتم ئەی هەوڵی وازێنانیان یاوەوتی بڵێ زۆریان حەز ئەکەن واز بێنن بەڵام دوو گرفتیان لە بەردەما یەکەم ئەوەی کە ئەگەر خۆیان ئاشکرا بکەن وەکو تاوانبارێک ژمارە کۆمەلگاش مامەڵێکی لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرفتێکی گەورەیشی بۆ دروستە بێت لە دوای وەکو دابڕاوێکە بێت بەڵام ئەگەر سنتەرێکە بێت چارەسەریان کەوتی بێگومان خەڵکێکی زۆر هەیە وازی لێ دێنێ دێتەوە سنتەرش خۆی چارەسەرەکات چونکە ئێستای ئێمە ئەزانین چەند گرفتارین بەدەست بابەتەوە دایان گەنج ئەچێت بۆ ئێران لەوێ چارەسەر بڕێت پارێکی زۆرەوە سەرڤکات و لێرە دیسانەوە ڕەنگە چارەسەرگە باشی وەرنەگرێت بەڵام سنتەرێک بگرێتەوە زۆر گرنگە و سزاکان تون بکرێن کاگرێبین بڕاستی ئەمە یاسای ژمارە 5 2007 پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە سەرەتای ساڵی 2020دا پەسەند کرا هەوڵێکی زۆر ماناوە پێشنیارمان بۆ پەرلەمان کرد و گروپی کە ئیشمان لەسەرم کەیسەیە کرد و کۆمەڵک کەسانی دڵسۆزی هاوشێوی بەڕێستەوانی لەم بابەتی ئایشان کرد ئەم یاسایە پەسەند کرا ئەم یاسایە زۆر بەباشی باز دەوەکە کەن سنتەری چارەسەر بۆ ئالوودەوان بکرێتەوە نەکەوتوباری جێبەجێکردنەوە بەڕاستی زۆر گرنگە هەوڵێک بدرێت کە ئەم یاسایە گەیشت بەکوێ
ئیشی لەسەر بگرێت شوێنی یاسای ژمارە 1965 بگرێتەوە کە لە ساڵی 1965 لە ئێران ئەوەیشی کە دەستگیر دەکرێت هەر بە یاسا هەر بە یاسا کۆنەکەی ئەوەی تاموری لەگەڵ ئەو یاسا زۆر گرنگ بە کۆمەڵە کەسانی تریش پرسیاری وەکرێت کە ئەوترێ کەسانی ئیملاق لە پشتیان بابەتەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەلایانی پەیوەندیدار ئەبێ زۆر بەجددی بەرەنگاری ئەو کەسانە بێتەوە دۆخەکە زۆر مەترسیدارە بەڕاستی و داتانەی کە ئەخرێنە ڕووبڵاوەکرێنەوە زۆر کەمترین لەوانەی کە هەیە لە کۆمەڵگای ئەنی باش زۆر کاتمان زۆر کەماوە چی بکەین بۆ ئەوەی ئەم گرفتانە چارەسەر بکەین لەگەڵی شاب لایانی پەروەردەیی زۆر گرنگ نییە لانی پەروەردەی لە پەروەردەی ئێمە لە هیچ دێڕێکا باسی ئەوە نەکراوە کە مادی هۆشبەر مەترسیدارە بەڕاستی پێویستە لە منهەجی پەروەردە زۆر بە باشی جێگەی بکرێتەوە دۆخی بێکاری گەنجان بە هەندوەر بگرێ و ئیشی لەسەر بکرێ و حکوومەت پلانێکی زۆر تۆکمەوە وردا بنێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کەیسەکە هەڕەشەیەکە بۆ سەر گەنجان هەڕەشەیە بۆ سەر دۆزی نەتەوەی ئێمە کە بە شوەیەکی سیستەماتیکیشی لەسەرگرێ بەداخەوە ڕێزاوکە ڕەفیق چالاکەشتەکان زۆر سپاس زانیارەکان ئێمە زیاتر سپاس دەکەین دەچینە لای تەوەرێکی دیکە بەرنامەکەمان هاوکارمان محەممەد بە شوەیەکی ڕاستەوخۆ لە نێو یەکێک لە یاریگاکانی شاری سلێمانی لەگەڵمان ئابێ گفتوگۆ دەکات لەسەر ئایندەی تۆپی پێ لە هەرێمی کوردستان لە زۆربەی وڵاتانی جیهان ئێستا خولەکانی تۆپی پێ دەستیان پێ کردووەتەوە ئایا یەکێتی تۆپی پێی کوردستان ئەو ڕێگەیە هەڵەبژێرێ کە یەکێتی تۆپی پێی ئیسپانیا و ئیتالیا و ئینگلترەوەمانە کردیان خولی کوردستان تەواوەکات یا ئەو ڕێگەیە هەڵەبژێرێ کە یەکێتی تۆپی پێی فەڕەنسا و هۆڵەندا و تەنانەت عێراقیش کۆتاییان بە خولەکانیان هێنا کام ڕێگەیان هەڵەبژێرێ محەممەد زانیارەکان لای تۆن ڕێبین سڵاو لێبێ وەک خۆدا ئاماژەت پێکرد من لە یەکێکم لە یاریگاکان کە یاریگای سلێمانیە ئەو یاریگایی کە وەرزشی سلێمانی و کوردستان و عێراقی بە دنیا ناسان بەڵێ ئێمە ئەمڕۆ لێرە جێگری سەرۆکێکی کوردستان هادی کەریممان لەگەڵە باز لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ وەرزش و کۆرۆنا تۆپی پێ و کۆرۆنا وەرشی تۆپی پێ لە کوردستاندا لەم حاڵەتەی کۆرۆنادا بەچۆ ئەگات بەڵێ قسە ئەەکەین لەسەر چەندتەوەرێک لەگەڵ کاک هادی جێگری سەرۆکیی تۆپی کوردستان کاک هادی بەخێر بیت ببوورە نەخێک وەسپانمان کاک هادی وەرشی تۆپی پێی لە کوردستان و لە سلێمانی بە تایبەت لەم وەسعی کۆرۆنادا بەچیەگا پێشەکی سوپاسانەکەم وتیارە ئێمە ئەم پەتای کۆرۆنایە کە بەرۆشی هەموو کوردستانی گرتووە بەرۆشی هەموو جیانی گرتووە دیارە کوردستان و شاری سلێمانی ژێشتێکە لەوانەیە کەوا زۆر لە قورسی ئەم پەتایی تیا بڵاوبۆتەوە و ئەم پەتایش ئەوە نەبێت کاتیە بەڵام ئەبێ هەموو ئەگەرێک حازرکەی بۆ ئەوەی کەوا خۆممان پارێزیندەی و دیارە وەرزشیش یەکێکە لەو وانەی کەوا بە قەرەباڵغا و لەگەڵ لە ناو جەماوەرە یعنی دیارە ئەو قەرەباڵغی تایە و معنای وایە کۆرۆناش ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر بڵاو بێتەوە تۆپ جێگرێشی ئەوەی شێتە تۆپی پێ بەچی ئەگات وەک ئەبینین لە ئەوروپا و لە باڵین لە وڵاتەکانی ترە تۆپی پێ وردە و دەستی پێکردێتەوە لێرە ئیشی تۆپی کوردستان چ ڕێکارێک دێتە بەر چاوەڕێی چ یاسا و چ ڕێنماییەکەن ئێمە بەداخەوە ویسمان یعنی ئەوە بوو تا ئەم جەژنی ڕەمەزانش وتمان شکر پەتاکە لە شارەکانە ئاهەنگیان جێڕاکەوە ئەو پەتای کۆرۆنا نەما لە کوردستان ئێمە ژویسمان وەکوێش تۆپی کوردستان لەگەڵ ئەو برانەی کە لێش تۆپی کوردستانان کۆبوونەوە لەگەڵ سەرجەمیانەکان نابکەین کەوا توانی خولەکان بەرین بەڕێەوە بەڵام بەداخەوە ڤایرۆسی کۆرۆنای دووەم هاتەوە سەری هەڵدا لە کوردستانە بە تایبەتی لە شاری سلێمانی و هەولێر و دووەکو هەڵەبجەش کە بووە هۆی ئەوەی پەگڕاگرتنی یاریەکانی تۆپی پێ و ئێمەش یاریەکانمان ڕاگرتووە یعنی ئەوە نەبێ بڵین یاریەکان بەردەوامەوە بێ جەماوەروانە لەبەر تەندروستی و براوەرشکارەکانمان یاریەکانمان ڕاگرتووە خۆشتان نەزان هاتووشی بینی شارەکانی کوردستان نییە ویانەکانی کوردستانیش ڕەبتن بەیەکەوە لە خولەکە کە یاریان هەبێ لەگەڵ یەکتریا بەڵام بەدا خۆێسانم کاتە خولەکانیش تۆپی کوردستان ڕاگیراوە هەتا ئەو کاتەی حکوومەتی هەرێم بە ڕسمی ئاگادارمانەکە ئەمە خولەکان بکەینەوە پلان یەکەم بوو پلانی دووەم چییە بەرامبەر ئەو یانانەی بەشدار بوون باڵێ منحێکی زۆریان لە یاریزانانە سەرف کردووە مافی ئەو یانانە
چی ئەکەیشی تۆ پێ کوردستان مافیۆ یانە نەخورێ ئێمە مافیۆکو یانە بەشداری کردو ئەمە زروفێکی عامە ینی زروفێکە قەت نهاتۆتە پێشەوەی کەوا ئێمە لە پێش دەوریا قسەی لێ بکەین ئەگەریانەیەک پارەی زۆر سەرفکردی ئەم کۆرۆنای هاوچی بکەین چوونەکە ئەنی ئەمە زروفێکی ینی تازەیە ینی هاتۆتەکایەوە ئێمە ناتوانین حەق و مافی هیچ ژیانەیەک بین و کە زۆربەی وڵاتان با بڵین بەپێی ڕیزبەندی با بڵین یەکەم و دووەمیان دیاری کردو بڵین ئەو یانەیان کرد بە یەکەم یاخود دووەم یاخود دیاریان کرد چێ پاڵەوانی ئەو ساڵێ ئێوە هیچتان کردووە بۆ ئەم ئێمە تا ئێستا وەکوی تۆپی کوردستان نەکۆ بنەوەمان کردونە بڕیاریشمان بە هەڵبەشتانەوە و بەلابردنیش نەداوە وە چاوەڕێکین وەزعەکە تۆزێک باش بێت کە کۆبوونەوەی خۆمان لەگەڵ سەر جەمیانەکانە بکەین کەوا بتوانین ینی یاسایەک شتێک دانین کەوا بتوانین لەمەی کێشتۆپی کوردستان ویانەکانی تێکەوتووە لێ ڕزگار بین ئایا بەکردنەوەی خولەکان دووبارە ئایا بە چوارگۆشەی زێڕین ئایا بە ئەو یانانەی حەزەکەن بەشدار بن یا بەشدار نابن ئەبێ لەگەڵ سەرجەمیانەکان ناکۆبوونەوە بکەین و قسەیان لەگەڵا بکەین ئەو سا بڕیارەکانی شتۆپی کوردستان دەرەکەین لەسەرەوە کاگادی ئەم خولە گرنگەی کوردستان هیچ چارەنووسێکی با بڵین دیار نییە کە بەچی دەگا یاریزانان با بڵین کەم تا زۆریە نە یاریگاکانەوە لە یاریگا بچووکەکانە لە گەورەکانە هەوڵی خۆیانێن بۆی ئاسیاندانە بەزێ بۆی ئاستیان ڕابگرن با بڵین هیچ ڕۆشناییە هەیە بۆ یاریزانانی کە بەردەوام لە هەوڵ و با بڵین تەمرینکردنان کاک محەممەد خۆ دەزانی ڕەوشی وەزعەکە لە ڤایرۆسەکە هاوارەکات ینی تەندروستی پێمان ڕاگەێنێ خۆتان پارێزن خۆتان پارێزن تێکەڵاو مەبن وەرزشیش بریتیە نییە لەوەی کە من و تۆ ددانشین قسە بکەین لە دوورەوە وەرزش بە تێکەڵاویە وەرزش خاستۆپی پێ 22 یاریزان لە سەمەتریەکە یاریەکە ینی قسە ئەکرێت حەقم فیکە لێ یاریزان قسە ئەکات یعنی بڕواکە یەکێک لەوانی کەوا بڵاو بێت و ئەووا بێت ئەبێ بە بەرکەوتە دوای ئەوەش ئەو جەماوەرە خۆشەویستی بەڵام بەداخەوەی کە سیرەکەی ئەم مەلعەبە خۆشەی کە جاران پڕبوو لە هەندەری خۆشەویست ئەو یانانە ئەو کەسوکارە هەموو هاتم بۆ سەیری یاری بەڵام بەداخۆی سای بینی پیا و ئەگری بووی بەڕاستی یعنی ئەو تامە خۆشەی نەماوە ئەو هینەی نەماوە کەوا بتوانی ئێمە لەبەر خاتریەوەی یانێکی شاری سلێمانی یا هەولێریا دووە یەکەم بێت ئێمە بچین خوا نەخواسە چەند یاریزانێک بێ بە بەرکەوتەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە تۆی پێجارێ بە وەستاوی ماوەتەوە باشکاگادی با پرسیشتر ئەبینین لێرە لەوێ یاریگا داخراوەکان یاخود یاریگا بچووکەکان یاریتە ئێوەکو بەرپرسانی وەرزشی لەم شارە چ ڕێنمایەکتان هەیە چی بەو یاریگایانە ئاڵێن خاوەن یاریگایانە ئاڵێن یاریزانانەی کە لەوێ بەرکەوتیان ئەبێ دیارە ڤایرۆسەکە لە ئێستادا وەکو لە پێشترا جۆبیستی بین و ئەزانین وردە وردە بەرەو خراپتری شەڕوا لێرە خۆی ئەم یاری تۆپی پێ بچووکانە بیزات بەڕێی من هەق نییە بکرێت ئەغا یاریگاکان داخرێت و من لێرەوە سپاسی کاغڕەفیقی شەکەم کە لە تیپە میلیەکان چەند خولێک کرا بۆ هەمی ڕاگرت یعنی ئەوە ئیشی بە تیپە میلیەکانە کە ئەوان ڕێنمایی دەرکەن کەەوە بە هیچ شوەیە خولەکان نەکەنەوە و نەخولەکان ئێستا زۆر کەسەیە شەوان خولیش نییە ئەچن دووتی بەرامبەری یەکە ببین یاریەکەن بەڵام ئەوە شەر هینی تیابێ ئەو بەرکەوتەی تیابێ قسەکردنی تیابێ هەناسی تیابێ نەک ئەو لە بوارەکانی کەشە سەبوارەکانی کەش بە حساب داخراوە هەم لە ڕەشاقە هەم لە مەلەوانگە هەم لە شوێنەکانی کە ئێستا من خۆم وەکو ئەو بەرپرسی ئاسایش لە هۆڵ و یاریگا و شتەکانە ئەوە ئێمە ڕێنماییمان بۆ بێ لە وەرشولاوان و هەمی داخین یعنی بین ناکەین ناپرسینەوەمەی چێوی چێ نییە ئێمە خەڵکەکەی شاری سلێمانیمان بەلاوە گرنگترە هەتا فێرقەیە کە بیباتەوە بۆ وەرزشکاران دۆستانی وەرزش لە شاری سلێمانی و لە کوردستان بەگشتی وەک جێگری سەرۆشی چۆپی کوردستان ڕێنمایی و چییە تا خۆیان بپارێزن ڕێنمایی ئێمە تکایە خۆتان پارێزن بەم دەستکێش و دەمامکە ئەتوانین خۆمان دوورخێنەوە لە کۆرۆنا دوای ئەوەش ئێمە هەموو کەس حەزی لە یاری هەموو کەس حەزەکە بچێ سەیری یاریەکان کە داوایان لێ یەکەم ئەم بەس خولوشت جارێ نەکەنەوە هەتا ئەم ڤایرۆسی کۆرۆنایە لە ناومانە نامێنێ
ئەمەش ئەوە نییە کە هەتای دنیا ژیان مێنێ مەبمێنێ ئیشەڵا فەتریش کە ئەم ڤایرۆسەش تەواو بێ و هەومان بێکتر شاد دەبینە و جەماوەر و تیپەکان و نادیەکان و هەومان بێکتر شاد دەبینەوە وەکو جاران لە یاریگاکانە بەخۆشی و توانین ئاهەنگ بژێڕینتیایە و لێرەشەوە هەزاران سڵاو درود بۆ ئەوانەی کەوا بەم ڤایرۆسی کۆرۆنای بیزاد ئەوانەی وەرزشکار بوون و هیوای چاکبوونەوەش بۆ ئەو برایانە مەخوازن لە هەموو کوردستانە بە وەرزش و بە خەرچی بە شەرەفی شاری کوردستانە هیوادارم ئەم ناخۆشە جاریشکەنێتە و بە زووترین کات شیفای ئەوانش بنێری و سەلامەتیش بۆ هەموو لایەک هەومان شاد بینەوە لە ناو یاریگا زۆر سپاس بۆ بەڕێز هادی کەریم جێگری سەرۆشی تووپی کوردستان کە بەشش ڕاست لەگەڵمان بوو بەڵێ ڕەبین ئەوەی جۆبیستی بووین ئەمە ڕەوشی وەرزشی تۆپی پێیە لە کوردستان و لە شاری سلێمانی ئەگەر قسێکێ ما بێ پرسیارێک مابێ من ئەگەڕمەوە لای محەممەد ئەگەر کاکادید لەگەڵ مابێ من یەک دوو پرسیارم هەیە من لەم چەند ڕۆژەی ڕابردووە میوانێکم لەگەڵا بوو بەهمەن غەریب وەکو یەکێک لە وەرزشکارەکان و پسپۆرێکی بواری وەرزش گوتی بابەتەکە پەیوەندی بۆ نییە کە ڤایرۆسی کۆرۆنایە ئەنا بۆ ینی بۆ لە ئینگلتەرا ماوە خۆ لە ئیسپانیا ماوە لە ئیتالیا کۆرۆنا ماوە بەڵام خولەکانیان دەست پێ کردوێتەوە بە ڕەچاوکردنی هەندێک ڕێنمایی بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە هێچێتی تۆپی پێی کوردستان بودجەی نەماوە ئەم پرسیارە بکەی بزانی کاکادی وەڵام بێتەوە لەگەڵەوەش باسی خولی فوساڵی کوردستانیش بکەی و باسی گرفتی یانەکانیشت کرد ئێستا زۆر لە یانەکان دەڵێن نازانین ئێمە بودجەشمان لە بەردەستان نییە گرێبەسی یاریزانەکانمان کۆتایی پێبێنین یان هەر بەردەوام بن لەگەڵمانە ناتوانین موچەیەکی واشیان پێ بدەین بەڵێ کاکادی هاوکارم ڕێبین ئەوە پرسیارەکە کە لێرە و لەوێ ڕۆژنامە نووسان کەناڵەکان باز لەوە دەکەن کە وەرشی کوردستان با بڵێن لە کۆرۆنا دەرچووە یەکی تۆپی کوردستان من حەی نەماوە ئەمە تا چەند با بڵێن یەکی تۆپی کوردستان و یانەکان پەیوەندیەکیان هەیە بێکەوە یانەکانی شوێش تۆپی کوردستانیش ئەو من حەیە نەماوە خۆسا بڵێ و ئێمە حالیان ئیسا تا ئەو پارەی برانە و بژیوان و سەرپەرشتیارەمان بۆ وەرگرتن ینی بە زۆر بە شەڕەشەقێکی سەرۆک و ئەندامان و ئەمانە وەرگیرایەوە ژینە ئەوەشمان ناو بەڵام ێستا لەم کاتە ئەو منحەیە نییە ئێمە کە حکومت بڕیاری یاخ بەکردنەوەی خولەکان ئەو سایی نیشمان بۆ دابی نەخە منحا ڕۆژنامە نووسان ئەوەیە کە دەست پێکردنەوەی خولی یەکی تۆپی کوردستان خولەکانی کوردستان تۆپی پێ با بڵێن پەیوەندێکشی هەیە بە نەبوونی بودجەوە بەڵێ بەس خۆی بودجەکە زۆر هین نییە ینی زۆر ئەو کاریگەرە نییە بەڵام ئەم ڤایرۆسی کۆرۆنایە زیاترە کەوا خولەکان نەکەینەوە ئینا ئەتوە خولی فوتساڵی کچان بە چێگا کاگادی هەمووی بێکەوەیە کچان و کوڕان هەمووی تۆپی پێ هەمووی بێکەوەی هەمووی لە یاریگایە ئەویش ئاینەشت وەکو یارەکانی کامی وەستاوە ئێوە و نادەکان هیچ پەیوەندێکتان هەیە کە مافی یاریزان نەفەوتێ لە ئێستادا یاریزان هیچ باڵێن گرێبەستێک هیچ باڵێن موچەیەشی نییە لەلایەن یانەکان من ئەوەی ئاگام لە یانەکان بە یانەکان یاریزانەکانان ئیسناوە خەوا بڕۆن هەتا ئەو کاتانەی پیانەڵێن هیچ یانەیەک ئەو پارەیە نایە ئێستا بەعزیانەیە گەیە شێشی کەمپیان بەڵام ئێمە ئەو کوێ تۆپی کوردستان حەقمان نییە بەسەرەوەی ئەو یانەیە پارەیە یاتیان نەیەت هیچ گرێبەچێکیان لایش تۆپی کوردستان نییە یاریزان نایە هیچ داوایەک لەسەر یانەکان هیچ کەسێک نهاتووە کاتی خۆی هەبوو 5-6 ساڵ لەمەوە پێش یاریزان عەقدەکەی هێنات بۆ لای یەش تۆپی کوردستان ئیمزایە کرد و شتێکیان لەو عەقدە هەڵەگرت ئیتیحاد ئەو سابوو بە محامیە بووی بەڵام ئیستا ئەوە نییە دەست خۆش کاگادی بەڵێ ڕێبین ئەوەی جۆبیستی بووین هەم پرسیارەکانی تۆ هەم پرسیارەکانی ئێمە لە ڕۆژی تۆپی کوردستان هادی کەریم بوو ئەگەر قسەیەکە مابێ من بگەڕێمەوە لای تۆ ڕێبین زۆر سپاس محەممەد بۆ خۆت و بۆ کاک هادی کەریمیش جێگیری سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستان بابەتەکە ئێستا لە ناو وەرزشکارانە زۆر گەرمە لەبەرەوەی خولی نایابی کوردستان تا ئێستا ماوێتی کۆتایی پێبێت زۆر لایەنەکان و زۆریا لە یاریزانەکانیشان و گرفتانەیان هەیە دەڵێن ئێمە نازانین لەگەڵ یانەکان بەردەوامین یا بەردەوام نین گرێبەسمە ماوە یا گرێبەسمە هەڵوەشاوەتەوە لەم کاتی خەیرانە زۆربەی یانەکانیش ڕوبەڕووی خەیران بوونەتەوە ناتوانن و کاکادی خۆشی ئاماژەی پێەیە ناتوان موچە یاریزانەکان بە بەردەوامی بیان بۆ ڕاهێنانەکانیشان وەستاوە بێگومان ئەمە گرفتی ئەبێت بۆ توانای جستەی ئەو یاریزانانە گرفتە بۆ یانەکان گرفتە بۆ ڕاهێنەرەکان
ینی بابەتێک بیری لێ بکرێتەوە لەوەیە کە ئەگە بە فەرمی خولەکە هەڵدەوە شێنەوە زۆر ئەمە زۆریانەکان و زۆر یاریزانەکان باس لە واکەن ئەگەر بە فەرمی خولەکە هەڵدەوە شێنەوە با بە فەرمی بڵێ خولەکە لە شاوتەوە پاڵەوان دیاری بکەن ئەگەر بە فەرمیش خولەکە هەڵاوە شێنەوە دەبێت ڕێگە چارەیەک دیاری بکەن یاخود کاتێک دیاری بکەن بۆ ئەوەی کە بە چاوڕوونیەکیان هەبێت دەچینە لای هاوکارمان کاروان لە دهۆک ئەمجار قسە دەکات ئەو لەسەر گەڕانەوەی ئاوارە و پەنابەرەکان کاروان ئەم کاتت باش بابەتی گەڕانەوەی ئێستا لەم کاتەیە گەڕانەوەی چی ئەوانەی کە لە دهۆک لە ناو کەمپەکانن چی ئاوارە بن یاخودوانەی کە پەنابەرن بەداخەوە دەبێ بڵێن پەنابەر ئەوانەی هاونیشتیمانیانمان لە ڕۆژئاوای کوردستان ئەم بابەتە بەچی گەشتووە هەندێکیان هەندێک گرفتیان بۆ دروست بۆ کە بۆی بگەڕێنەوە زانیاری زیاتر لای ئێوەیە بله دم هوا باش بیتن وەکو تا دیارکردن کو دوی کاودان نەخۆشیە ئابووری بێژین یەستەخلەمی و هەروەسڵانی ئەمنیژی تایبەتیژی قەزا شنگارێ وەکو هینزانن کو بەریا چەندێکیش لای فڕۆکێن تورکیا و هات بۆ تۆبارانکردن هەندێک جهێن کو قەزا شنگارێ یانژی بێژین دەک کۆمەڵگەهێن سەر بە قەزا شنگارێ وەنە ئەڤە دەمەکێدا کو ئاوارێن شنگارێ قەستا جهوارێن خودکیان یانژی بێژین قەستەوە سەر جهێن خودکیان ji بۆ vegeriyanê bêjin el sala 2014 heta vêgavê awarên şingarê bin xîvetan jiyaneka nexweş da jîn neçarî ve niha vegeriyane velê wekû hewe jî her de diyarkirin ku vegeriyana bêjin awareyên şingarê nava van kempan da gelek daxwazî hebûyîne ji ber ku heta vêgavê hîç bêjin harîkariyek bû nehatiye kirin ew devxwe hindek zevran hêşta hemî nazevran lê wekû me de diyarkirin ku jiyana wan nava کمپاندن سال 2014 حتی وگاوت جیانه کنه خوش دانه لوراجی بنچاری قصد جهو وارن خود کنو داخواسته وان اوکو حکمت عراق و حکمت هرما کردستان کار آستانیا بو بکاتن جبو آواکرنا قضا شنگار جری اداری و بیجین قضا شنگار هاد بو ویران کرن جلای رکخرا و تیروریستیا داعش و جوی دمی و حتی وگاوجی زوربه یا آورین شنگارت نوا پارێزگه ها دهو که دا البن چادرا جیانه کنه خوش دا جیانه خود بورند لی افسد بيجين في دامي دا بشك يوان اوران زفرن لی زفرين وان يعني بيجين وكو بيد فينينا يعني او خلك همي تخازن بزفرن لی باوريوان ناهتن جبر كو روشا الشنگار يا امني يا تندرستي بيجين يا اداري يا باشنينا لی بشك يوان جي زفرن افا جبو زيداتر زانياري انها چالاجوانا كي بيجين كاروبارن ازديان گلمدا داكو پتر روشا اوران بزانين هندک پرسیارن شوی بکن کاک اکرم اگر کردم که بر کامیره و بومد دیار که تو وکو ایکش چالاجوان دیارن نوا بیجین ازدیان دا و گریانا خلق قضا شنگار چوایه جیانا وان نف کمپان دا یا چوایه بله دیارکو نزدیکی بجین هیوا کوسا مایکو او جنوساید بسری زیان دهات لسه 2014 بتا 6 سال سروان و جنوساید دا ل دیار او 6 سال بورینجک براسیج جیانک هر زحمتی دناوا وان کمپادا در باس کرن جیانک کو گلک شوان نیوکا شنگاری دا مابون گلک شوان کمپادا مابون هتان هاجک ایکو دو ندیت نزدیکی 6 سالانه خدمت ایکو دو حوالت ایکو دو برایت ایکو دو ندیت بلکه هندک شنگاری دا ماینو هندک ناوا کمپادا ماینا أبشك ديت نزبرت كو بري نزكي بس رجعنا شيء خلك شنجاري بريارة داي كو بزبرنا سر ملكو مالن خو جارك دي جيانا خلو درك دست بكن لي ديارة شيك بيجين قلك جاري أستنجي بو أنتنا شكرن دماد زبرنا شنجاري أو شك رياض زالجهان دا كو زالجهوان بيجين 4-5 ساعات كا 6 ساعات 7 ساعات دير زالجه دا جرو كانوا ديارة أو زارو كانوا خيزان و بيركال جبنا في دل بربي روجي بيجين جرمها فيني دا قلك زرر بانجيت كابتن لی او داخواز کن کو آسانکاری با بین کرن کو نواز زالگاه دا یانجی اداره پارێزگاه دو کی با آسانکاری کن کو ابزورنا سر ملک مالن خو بجاره کدی با دا کو شوی بجین نخوشیا 6 سالان دا درباس کن کاک اکرم ویره بسیار بکن که وگریان وان ببریاره که بجنیا اداریا شنگار بویا یانجیا حکمت عراقی بویا یانجی او کیفا خود وگریانه و یعنی چتک بهات یا گوتن بریاره بهات یادن کو او وگر نه اول گشنی و قناعتی کو ایدی بس کو 6
6 سال ناوا کمپادا درباسکن آواره بوناوان ناوا کمپادا ایدی آن خو بریاره خو دای کو بزبر نصر ملکو مالن خو جیانا خو او کنو بچن برکو هاری کاریانش بيدا كرنش آلي حكومة عراقي وكو أنا هرما كردستان بأبادان شنقر بيت أبادان كرن لي أتبي بوري دامكو هطان هاتشو هاري كاريج بو نهات يكرنا لو رام داخواس كين برا كنال وكو دستي هاري كاريش آلي رخروا بش آلي حكومة عراقي وبتن بوان كسان أبي زبرنا سر ملكو مالن خول شنقاري ديسان أبادان بيتا كرن يجي دستي هاري كاري مادي ومعنوي جبوان بيتا كرن بله کاج اکرم بجین قایم قامیا قضا شنگار هوا هایداری جهه اوانچ پنگا و کاوت یب تایبتی جی دویدمی داکو یاشمه و قایم قام القضا شنگار بخود دوام ناکتن یعنی قایم قامی چ پنگا و کاوت یبو آسان کاریا أبا أري شهر موازنة بخلك شنغاري براسيجي نها شنغاري دو قايم مقام هنا قايم مقام كي كو بيجن كردستان جيتن قايم مقام جي شنغاري جيتن أو قايم مقام بيجن كردستان جيتن هطان هواز بيجن جارك دوا سردانا شنغاري نكيد يا كدرزان تشي بي تي في وان بي تي في دوين لورا أو نقارد سرداني جيبكاتن إلا بريارك شالي حزباي وبتنياجي شالي حكومة عراقي وبخوبة أطا سردانا ويدر كيبكاتن الحكومة ويالي شكيات نافا بيجينا شنغاري داجك از بيجم او صلاحيات تنين كو دستي هاري كاري بجين توان كسان جبركو بيجي الحكومات بيجينا شرعيه انكو حكومات قدم كيد ويدر كيد هاتي درس كرن اباجي دبتا اريشد بو خلك شنغاري ابي زغنا ويدر كي بله بيجين او كاستن كو بريار داي فاجارين وكو بيدفينا يعني خلكي هميه بريار داي يانجي هندك شن هندك تمينا نه اکاتو ایرو کالیبرنی از بیم زربای وان بریارا دایکو دیزورنا شنگاری و اکاتو بی بین ربیا کوچ کوچ برام گاری سبیکا ویدمی بچی لیبرنی بصدان کسین شنگاری لیبیا كتابك كو دستوري دان بزبر سر بجين ملكو مال خول شنغاري از بجم دمي بيدا دي زربا كغلك مازن يعني خلك ما اورا دي برف شنغاري بچتنو داكو جيانا خجاركدي و ابادان كرد شنغاري بكن بله انفيرا بسياركادي بكن كوكو تتزانين او كسن ج کمپات هنه درد کردن به کیفا خود جاره کادی مافنی نبزوری تف کمپان. اول دم که ده کو اوان بریاره دای بزورن و کوت ده دیار کردن جیشلای امنی و شلای اداری و قضا شنگار هشتا گلکی ماسی ماینه. باشه او کسین ود گرین یعنی اگر جاره کادی بزورن و دش چهار سری به بیتن و او کسین ود گرن حکمت هرمه حکمت عراقی دنگ خو جهاندی اوان هر دو حکمت کو کار بو بهت کردن. دیار اوان پنکاوت حسابت هاویتین هوا کوت ده دیار كرن كو اشالي امني بعطانها شنقار نيجي جيرا براسيجك روجانا شك مخابن يعني هيرشن تركي السروي دبري حينا بتايبجي سر وان دبرين كو يزيد نهاد شن لي بيجيش اورا بنا خو خلاص بن شنو دركي او بن الوان دبراشك اشالي تركي بتا بردمان كرن ديساجي ام باخواز كاين كو مخابن يعني بنزيك 6 صال اورا بنا وان ديساجي جارك دي هيرش بكفنا سروانو دبرت وانت ازيان ديسان جيهان حميه بيدنگه هم بر بيچند شي حكومه هرم كردستان حكومه عراق شي بيدنگه هم بر بيچند أبجي براسيجي بدل موتورسيكل سرجيانان لي أوان بريارة داي براسيجي وان بريارة داي كو بزفر نصر ملكو مالين خو هكا بيجين كو أو بوردمانشك نبي الرجل بيشوان بلكو وان بيجين بيزك قوي بيجين سر بزفر نصر ملكو مالين خو بله بشین اف بریارا کوان دای یعنی هین وقت چالاجوانت ازدی هوا جره که سردانا وزارت کوچو کوچ بران کریه یانجی بشین پارلمان کردستان پارلمانتره که سردانا وان کریه یانجی پارلمان عراق سردانا وان کریه کو همشلای امنی و همشلای اداری و کار بو بهت کردن از بارنا کم هاتانو کسی سردانوان کربتن کو آسانکاری بوان بیت کن هر اب خو خدانت ابت آوارا اب خو سردانات کنو دنگ خود گهینه وان جهان امجی بریا دنگ خود گهینه بجین پارلمان عراقی پارلمان کردستان ریبریا کوچ کوچ بران پارزگاه دو کی کو آسانکاریان بوان بیت شکر دیسانجی نه بس آسانکاری بوان بیت شکر کو بزفر نصر ملکو مالن خو بلکو دست هاری کاریج گهین توان یعنی بریا کوچ کوچ بران وزارت کوچ کوچ بران و چی حکومت عراقی بچی هرما کردستان بتن بریا پارلمان عراقي نونر ميت كردات بركي دا زابن كرد البرلمان الكردستاني ديسا اوجي دنگي وان گهين كو دستهاري كاري گهين توان شنگار جاركدي بيت ابادان كرش الي امني وجي بيت باراستن داكو خلق ما جاركدي توشي و جنوسايد هر مازن نبن بله كاك اكرم او كاسين فد جاريان و وكو تتازانين كورك خراوه تيرورستي گلك مالنوان بجين بيچ كربونيان جي خراب كربون او چاوت زفر نوات يعني او خو جاركدي خانيت خو آبادان كان نواب تايباتي جي او بجين جهن اداري وكو ريفابريان اداريان و پارزگه او جهات بو خراب كرن يعني او د چاوا سرداريه گل بجين جهن اداري كان د کاروبارن وين اداري چاپ روج
براسيجي كبين آلي بين الشنغار وكي ديار قبلته وشماله آلي الشمالي يعني هطا الردكية باشا وخل أو أضحية تقدر كده خل مالت خلكية باش أنت ده آلي قبلته وسنتري قضاء شنغالي براسيجي يعطي ويران كرين برا بترجي مالت وانت هادنيا هرفان دنيش ناف برين تشتغل كاس تشتغل نما آلي قبلته با لديار أوان بريارة دايكو النهال بين آلي الشمالي بخو أكن جيبن هطا دست بيت كت أبدا كرن الآلي قبلته باش تتكرن وخلكي ما بزبرته قبلته ناف سنتري شنغاري ده. بله ام دماهیک بسیار بکن او هجمارا کود کمپا دا چند کمپا بون پارێزگە هادوو که و آمارک بردسته هەیە که هجمار چند بون اوید کو آواره بوین و چند وگریاینه البيشيا أورابونير كل 2004 سي هش 2014 كو نزيكي سي صدو بينجي هزار كسي ازدي أورابو دنافان كامبيادا الهرم كردستاني أزبيم نزيكي 14 خيبات كامبا هينا يعني شهفدا 14 بالضبط تاين كو نا ازدي دناف دا أكنجينا دوان سالت بری داشک نزیکی بجین وان سال بری داشک مخابن يعني هیچ هاریکاریک بون نه تکرن رخراو شوان دور بون او شک من ناوا بجین چکوچ بسمارا دا آیا بزورن یا نه زورن ل دیار الوا داوی بریارا داین کو اوج زورنا سرمرکو مالن خو جارا کدی جیانا خود دست بکن بله دست خوش دور سپاس کاک اکرم بله او زانیاری بونین کو اکرم درویش اج چالاجوان دیارن ازدید نوا پارێزگە هادوو که کو بردوام دیف چونا روشا آوارین ازدید کاتن و کو انجی داد و کو اکرمیش داد دیار کردن کو روشا آوارین شنگالت نوا کمپا دا زور یا خراب بو یلوا بریار داد ویکاو دان نخوشی امنی اداری بجنی استخلامی هر واسا و گر نفس در مال و حال خود نوا کمپان دا نمینن لسردمی جنابی مام جلاله ببریارێکیش لە پەرلەمانی کوردستانەوە ئەو یاسایە نافس کراوە لە هەرێمی کوردستانە بەڵێ لە دادگاکانمان کاری پێکرێ خۆی مەسەلەکە چییە؟ ئەم یاسایە کە دەرچۆ تەبعاً لەو ڕۆژەوەی کە دەرەچێت لە جەریدەیەک بڵاوەکرێتەوە دەبێت نافز بێت و ئیشی پێ بکرێ و وڵای ئێمەش نافزە بەڵام بەربڵاوی یاساکە لە هەرێمی کوردستانە واتە وەکو تاکەکان وەکو بابەتێکی یعنی گشتی نیان گرتوۆتە بەر من فێری ئەوە نەبوو مەسەلەن بڕۆم جلێک بکڕم شتومەکێک بکڕم دوای کێنامە ماڵەوە لە کوالێتەکەی ڕازی نەبم بڕۆم یەکسەر شەکوایەک بکەم بڵێ من کوالێتی ئەم خواردنەیە ئەم جلەی من بەو شتە نەمکڕێ و ئاوا دەرچووە لەبەر ئەوە لە واقع زۆر ماڵەی پێ نەکراوە بەپێی یاساکە ئەم یاسایە هەدەفەکانی چییە؟ کۆمەڵی هەدەفی هەیە ئەم یاسایەتیا دەرکراوەتە پاراستنی حقوقی مستەهلک ئەواتە پاراستنی حەقی بەکاربەرە کێ ئەیکات ئەبێ لیژنە تایبەتمەندەکان کە لە یاساکە دیاری کراوە مەجلیس وزەرا هەڵدەستێ بەدانانی چەند بەڕێوەبەرێکی گشتی کە بە پلەی بەڕێوەبەرێک گشتیەکانیش دوجار ڕەبتیان هەیە بە چەند جیهەتێکەوە مەسەلەن بە وەزارەتی تیجارەوە بە وەزارەتی ئیتیساڵاتەوە ئەوانیش چەند لیژنەیەک دانێن و ئەو لیژنانە بە دوواداچوونەکەن بۆ نمونە ئێستا لای ئێمە لیژنەکانی قایم قامێتمانێ بە دوواداچوونەکەن بۆ کوالێتی خواردنەکان یاخود بۆ ماوەی بەسەرچوونی ئەو لیژنانە ئەبێ لەو بەرواری کە بۆیاندانێ مەسەن کە سەردانی شوێنێکەکەن لەو بەروارەیە بۆ ماوەی 7 ڕۆژ ئەو جیهەتە ئاگادار بکەنەوە لەو خەلەلە یاخود لەو کەمکورتی کە هەیەی لە دوای ئەوە ئەبێ ئیجراعاتی لەگەڵ دوو بابەت هەیە لای ئێمە ئێستا ئێمە لە ناو بابەتەکەیین موچە حکوومەت هەرێمی کوردستان بە فەرمی کەمی کردوێتەوە دەچمە بازار هەمان نرخە وەکو هاوڵاتیەک دەتوانم بە پێی ئەم یاسایە سکاڵا تۆمار بکەم کە من نرخدانە بەزێنراوە بەڵام موچەم کەم کراوەتەوە خۆ یەکشت هەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی بابەتی موچە لەبەرەوەی هەندێک جار کاتیە هەندێک جار مەسەلەن ئەمە ئەزانین کە لە ماوەکانی پێشووترە 4 مانگ بۆ 6 مانگ موچە بۆ شێوەیە دابەشکراوە باشە نرخەکان هاتوونەتە خوارە دوای ئەوە دیسان گۆڕانکاریەک لە بڕی موچەکان ناکراوە دیسان نرخەکان بەرز بۆتەوە ئیستقرارێتێک لە بڵێن نرخی شتومەکەکانمانان نییە لە بەروی ئێمە فعلەن ئیستقرارێتێک لە موچەکانیشمانان نییە باشە لە یاساکە بابەتێکی لەو شێوەیە نییە بڵێ ئەگەر بەپێی ڕۆژ ینی بەپێی داهاتی تاک لە وڵاتدا دەبێت نرخ لە وازار دیاری بکرێت نا بە هیچ شێوەیەک نەخێر تەنها چیتە عقوبەیەکی داناوە بۆ ئەو کەسانەی کە بابەتەکانێنێن طبعاً مستەهلك کێیە مستەهلك شخصێکی معنەوی یاخود کەسێکی ئاساییە یانیش بە کۆمپانیایەک ئەتوانین بڵێن مستەهلك بەکاربەر
چۆن هەر کەسێک کە شمەکێک یاخود کەلوپەلێک وەرەگرێ بە ئامانجی سوودبینین لێی باشە ئەمە مستەهلکە لەو کاتەی بڵێن کەسێک کە ئەچێ شتێگەکڕێ لە بازار باشە ببرۆڵا پرسیارەکەتم بابەتەکە پەیوەندی بە نرخەوە هەبوو ینی موچەت کەم کراوەتەوە بەڵام نرخت هەمان نرخە لە بازاردا تۆ ئەتوانی بچی سکاڵا تۆمارکەیت تۆ عقوبەکەی چییە بەڵێ عقوبەکەی چێت تەنها عقوبەی بۆ کەسێک داناوە لەم یاسایەیە کە مەسەلەن شمەکێک غەشێک لە شمەکێک هاکات یاخود مەسەلەن غەش لە مقداری شتومەکێک خواردنێک هاکە باشە عقوبێکی تەنها بۆ ئەو داناوە هیچ شتێکی دانە ناوەتیا کوالیتیە بابەتەکە بە نرخەوە نیە نەخێر لەم یاسا هیچ شتێکی وایتیانێکە باسی ئەو بکات تەنها عقوبەیەکی بۆ ئەو کەسە داناوە کە غەشی پارێزەرێکیشی کەمتر نەبێ لەوانەیە تۆزێک منم پرسیارم لە یاسای مافی بە کاربەر دەربچم بەڵام من هاوڵاتیەکەم ئێستا موچەکەم کەم کراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان نرخیش هەمان نرخە من بەپێی داهاتی ئەم وانگانەی خۆم سەرفم کردووە موچەکەم ئێستا دواکەوێت موچەشم لێ ئەبڕن ئەی ماف لەکوێ بەدەست بێنم بەڵێ ئەوە بابەتێکی کەشەیە مەسەلەن ئێمە ئەچین بۆ دوکانێکی مۆبیلیات تاقمێکێنین ئێمە موچەکەمان پێشتر باش بووە بە قیستێناومانە بەڵام ئێستا موچەم نییە ساحبی کۆمپانیاکەش خاوەنی کۆمپانیاکەش حەقی خۆیەتی داوای کرێکی خۆی بکە داوای ئەو پارەیە بکە کە من بە قیستێناومە بەڕاستی کە ماگانە بێ لە کاتی خوای بۆی ببم بەڵام ئەم زروفەی ئەمەیتیان زروفێکی زۆر ئیستثناییە بۆیە لەو کاتەیە حکومەت نازانێت چی بکە بەڕاستی خاوەنی کۆمپانیاکەش کە تۆ پارەت پێنیە نازانێت چی بکە تۆش کە معاش وەرناگری نازانێت چی بکەیت یعنی ئێستا من ئەگەر قیستم لەسەر بێ لای کۆمپانیایەک قستی مۆبیلیات بێ خانوبەرە بێ هەر بابەتێک بێ هەر قیستێکت لەسەر بێت ئەگەر کۆمپانیەکەش چ سکاڵام لەسەر تۆمار بکات نەوەی باتەوە ئەگەر منیش بچم سکاڵا سەر حکومەت تۆمار کەم منیش نایبم بەڵێ ئەوە بزڵ بدوەکو بابەتی نەفەقەی لێ نەفەقەی مناڵ مەسەلەن جاری وایە ئێمە نەفەقەمان هەیە مەسەلەن هی مناڵکە ژن و پیاوێک لە یەکتری جابنەوە مناڵەکە حەقی نەفەقەی هەیە کە ماگانە لە باوکەکەیەوە بڕێک پارەیەک وەربگرێ باشە لەو ماوەیە کەشی ماوە بۆ دروست بوو کە موچەکە کەم بۆ باوکەکە ینی بەدەست خۆینە چی بکەم ئاشەکەی کەم بۆتەوە و دووسێ مانگ جارێکیش وەرەگرێ لەو کاتە هەموو ئەو مەسەنەگەت پێشتر بۆ منداڵێک 180,000 ببڕایەتەوە کرا بە 100,000 کرابنەوەهزار بوو بە حاڵەتێکی ئیستثنایی تێکی ینی بارودۆخ و زروفی ئەو دقیقەتیەتی طبعاً دادوەر ئەو بارودۆخش ئەوەش قیستەکان کەم بکرێتەوە لەسەر هاوڵاتیان نەکەی ئەی بابەتێکی دیکە سەلامەتی و تەندروستی خۆراک لە بەکاربەر من ئەگەر شوێنێک ببینم ئێستا سەلامەتی و تەندروستی خۆراک کە ئیفرۆشە پێم ڕۆچاوی بابەتە ڕێنمای تەندروستیەکانی نەکردووە مافم هەیە سکاڵای لەسەر تۆمار بکەم بەڵێ بە ئەکیدی هەموو کەسێکە شتێکە بینە نایاساییە بەلایە و حەقی هەموو کەسێکیش حەقی ئەوەی هەیە شەکوا بکات لەسەر هەر بابەتێک هەر شتێک کە ئەزانێ نایاساییە بڵێ هەموو کەسێکە و مافی هەیە ئێستا من ئەچمە مارکێتێک یان سەمونخانەیەک نانەوەخانەیەکە لەمانە ئەو ڕێنمانەی کە داوا کراوە دەمامکە دەستکێش بەکاربێنی ئەو دەستەی کە بۆ نانەکەی پێی بەمان دەستپارە نەی ئەمان تاوەکو ئاخی ڕێنمایەکان هەر شوێنێک ئەوەی جێبەجێ نەکرد بوو من دەتوانم سکاڵا تۆمار بکەم خۆیەوە ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆ و بڕیارانەی دەرکردووە لەبەری ئەمە زروفێکی ئیستثنائیە ئەو بڕیارانەی دەرکردووەتیایە کە پابند بن لەو کاتانەی کە پابند نابن ئەتوانین لیژنە هاوبەشەکانی لێ ئەگادار بکەینەوە لەم کاتەیە تێگەی چونکە ئێستا مەسەلەن ئەم یاسایە کە باسی حەقی بەکاربەرە کاتیا ئەوانەی دیاری نەکردووە باشە بەستەنا لیژنەکانی چاودێری قایم قامێت لەوانەیە بچنە و شوێنە بابەتەکەی تۆش بەو شێوەیە بێ ڕاستەخۆ غەرامەیەکی ئەەکەن غەرامەکە بۆ کێ گەڕێتەوە بە حکومت بەڵام تۆکو بەکاربەرێک سەلامەتی خۆراکەت نەپارێزراوە تەندروستیەکەت نەپارێزراوە ئەی تۆ چۆن قەرە بۆ کرێتەوە بەڵێ حەقی تاویزی تیا لە یاساکەیە بۆ هەر بەڵامەگەر لیژنەکانی قایم قامێت بێتە ناوان غەرامەکەی خۆیان ئەزین چۆنە کاگرەبین ئەو دوو بابەتی زۆر جیاوازە باشە ئەگەر تۆ کێشت لەگەڵ شمەکەکەی هەبوو خواردنەکەی هەبوو ئەوە ئەتوانین ئەم قانونە بەکاربێنی بەڵێ کوالێتەکەی داوای حەقی تاویزی تیا ئەمە سەلامەتیەکەی بەڵێ سەلامەتیەکەی ئەگەر تۆ لەبارەی دەستکێشەوەی و دەمامکەوەی ئەوانە ئەوە چەند بڕیارێکە لە وەزارەتی ناوخۆ هێشتا نەبووە بە یاسایەکە لە پەرلەمانی کوردستان دەرچوو بێ باش ئەگەر من لە حاڵەتێکدا بۆ نمونە کەسێک گومانی هەبوو لەوەی تووشی کۆرۆنا ئێستا گومانی هەبوو لەوەی کە لەو مارکێتە لەو نانەوە خانە ناتەندروست بێ پێی دراوە
حەقی خۆی نییە سکاڵا تۆمارکە داوای مافی خۆی لەو مارکێتیان لەو کوێرخانە داوا بکات حەقی خۆیەتی ئەو کاتەکەوێتە بابەتی تامیزەوە بەس تۆ ئەگەر بڕۆی بڵێ لەسەرەوەی ئەم فڵان کەس ماسکی نەبەستیان شتێ ئەوە ڕێنمایی ئەبێ ئیلا لیژنە هاوبەشەکان چکەن ئەگەر شتێک هیچ شتێکمانی ئێمە لە قانونە بە نەسێک دیاری نەکرابێ تێگەی يعني لا عقوبة لا جريمة إلا بالنص إلا نصك مان هبه إمش كباسي حقوقي مستهلكة كين بكاربرة كين قانونك مان هي بلام كباسي دوخ وبارودوخي استاكن أروي دسكيش ودمامك وهندشت أو جاري رين معاك خو معنا مو رجعني مني كلا وزارتي ناو خو درت شو بيستليش نك تعبت من ذكاني اللي أقدر بكينه بابتي جدي كان استك باسي حقي بكاربرة كريت كارتي موبايلة تو أي كريت لە هەموو 5,000 دینار 1000 دینار زیاتر لێسێنرێت ئەمە لە هەموو عێراقەکاری پێدەکرێت بەڵام لەم ماوەی ڕابردووە ئەمەوەکو باجێک حساب کرا بەڵام هەندێک کە سێری کرد ناچێتەوە ناو خەزێنەی حکوومەت هاوڵاتی دەتوانێت سکاڵا لەسەر ئۆتۆمارکاپ و بە کاربەرێک ئەم کارتی مۆبایلە بەکارێنرێت نرخێکی زیاتری لێوەرەگیرێت و ناچێتەوە ناو خەزێنەی حکوومەتیش هاوڵاتی توانێت داوا تۆمار بکە بەڵام ئایا لە واقع ئیشی پێکرێت يعني من أمشتكي واقعي بلم يا سازور واي لواقع إشي بيكره هيك كسك مانديو لواقع بتشكات كلا كومبانيا كي بيوندي كردن سكالاكي يعني لسر بابتكي أنا أجينا كومبانيا كان بيوندي كردن بس زور جانا كسياسة كان لأندام برلمان كان يوم قسمان بيستوا هاولاتيان خويا بيدنگن خويا سكالاتو مرناكن بتابتي لسر مسألة باشا كوتي موچو بريني موچه استخاص أم كاتك إس أم موچه أم ركس نزانه أما باشا كوتا ئەمە ئیتر ئەخورێ نادرێتەوە ئەمە چێکی لێت زۆر کەسەڵێن ئاواتی خۆی وشیار نییە ئێستێمە پارێزەرێکمان هێناوە لێرە پارێزەرەکە پێمان بڵێ لە ڕۆژشارە یاسایەکەی ئێمە دەتوانین لەسەرم بابەتانە سکاڵا تۆمار بکەین و بیشی بینەوە حەقی خۆمان نییە وەکو بڵێ حەقی خۆمانە هەمومان حەقی خۆمانە طبعاً کە موچەکانمان کەمەکرێتەوە یاخود ناڕازین لە شتێ ئێمە لە ڕووی ئیداریشەوە گەر کێشێکمان هەوێ لە فەرمانگەکەی خۆمان یانن لە شوێنەکەی خۆمان حەقی ئەومانەیە لە دادگای کارگەڕی سکاڵا تۆمار بکەین هەموو کەسی حەقی خۆی هەیە بەڵام لە ڕووی واقعیەوە ینی بەڕاستی ناڵم ظروفی کوردستان و ئەو بارودۆخی ئێستا ئێمەی تێدای وای کردووە کە ئێمە ناتوانانی ناپەرژێنە سەر ئەوەی بەڕاستی بچین سکاڵایە بکەین لەسەر نرخی کارتی مۆبایلێک ینی ظروفەکە وای لێ کردوین ئەگەر نا لە ڕووی هۆشیاری ئۆتوانین ئێمە هەموو کەسێک مافی خۆیەتی شەکوا لەسەر ئەو شتە جیهانیەکان سۆچار ئێمە کەی بیستین لە هەندێک بابەتیان هەیە بۆ نمونە ئۆتۆمبیلە شریکەیەکی جیهانی هەیە ئۆتۆمبیلەکەی کشێنێتەوە لە بەرەوەی کوالیتەکەی باش نییە گرفتێکی تەکنیکیمان هەیە یان تاوەکو ئاخیرەندێک گرفتی هەیە ئەمە بۆ شریکێکی بابەتی ئۆتۆمبیلیان بۆ بابەتی بۆ نمونە تۆچی لێرە لە هەرێمی کوردستان قاتێکە کڕی وەکو تۆ خۆت ئاماژەت پێیا فڵان مارکێ بەڵام یەیتەوە بەرگەی یەکشتن ناگرێ ئەمانە ئەتوانی سکە بە پێ ئەو یاسایە سکاڵا تۆمار بکەیت و مافی قەرەبووتە بێ بەڵێ لە بەروی لە یاساکەیە کۆمەڵێک شتی تایەتیا مەسەرەن حەقی ئەمانیتە حەقی معریفەیتە لە یاساکە دیاری کردووە یعنی ئەم قانونە بۆ دەرچۆ بۆ ئەوی تۆ بزانی من ئەچم بۆ دوکانێک حەقی خۆمە بڵێم ئەمە کوالێتەکەی چۆنە ئەگەر دەرەجوو دوو بوو حەقی خۆمە کە پێم بڵێ ئەم سکاڵای ئەم شتێک کە تۆ ئەیکری ئەم بابەتی تۆ ئەیکری دەرەجە دووە نامەستم تەقلیدەکانە ئێستا بە ناوی زۆر شەریکەی جیهانیەوە بۆ نمونە جلو بەرگە فرۆشتێت لێرە کەچی سێرەکەی ئەو کوالیتێ نییە کە لە دەرەوە ئەی کڕی لە شوێنێکی دیکەی کڕی ئەمە مافی سکاڵاکردنی تۆ تۆ سکاڵ لە بەروی بەپێی یاساکە حەقی معریفەی ئەو شتت هەیە مافی سکاڵاکردنت هەیە من خۆمەوەم بەسەر هاتەوە ویستومە شتێک بکڕم لە شوێنێ بە حسابیەوەی کە مارکەیە و بەڵێ مارکێکی جیهانی و دوای کە پرسیارم کردوانە وڵا ئەمە دەرەجە دووشی نییە ئەمە دەرەجە چواریەتی ئەی تۆ خۆت سکاڵاتۆمارە نەوەڵات تۆمارم نەگرێت ئەی تۆ خۆت پارێزەرێک تۆماری نەکە ئەبێ چۆن ینی بابەتەکەمان لەسەر وشیاریە بۆ بتوانی مافی خۆت بەدەست بێنین بەڵێ من دایمە کە قساکەم زۆر واقع بینم تێگەی باسی واقعەکەکەم یعنی ئێمە لە دادگاکانە سکاڵای ئەوەنە زەڕور و گرنگ و مهمانەیە یەکلانە بۆ تۆ چاجب ئەوەی من بچم سکاڵای بکەم بڵێم دوای ئەوە ظروفی اقتصادی و سیاسی وڵاتی ئێمەش بەڕاستی ڕێگەی بەوەنیان ئێمە ماشەڵامان لەبێ ئەوەمان کێشەیە ناتوانین دادگا خۆی وا ناکات من ئێستا لەوانەیە چوو بم قاتێکم کڕی بێت بە $200 بەڵام ئەگەر بمەوێت سکاڵا تۆمار بکەم لەسەرەوە تاکو قەرەبووم پێ بدرێتەوە لەوانەیە چەند $200 بم بە پارێزەر و بە هاتوچۆ بە ڕۆتینات ئەمە گرفتێکی دیکە نیە ئەکید یەکێکە لە گرفتە گەورەکان ئێمە ئەو داوانی کە هەمان بوو لە مانگی 2 سێیا کە کەرەنتینەی بەسەر هاو هەمووی چۆ مانگی حەوت چۆ مانگی هەشت
ئەو گەورەترین کێشێکە ئەو داوایانە زۆر ضروریشن چا بڕۆم من سکاڵا بکەم لەسەرەوەی کە ئەو شتی کە ویستومە بیکڕم دەرەجە دوو بووە زۆر زەحمەتە لە ڕووی واقعەوە بەڵام ئەگەر بێت و ظروف و باری و گوزەرانی هەرێمی کوردستان بگاتە ئەوەی کە ڕەفاهێتێکە بێ خەڵک مرتاح بێ خەڵک ینی تااقەتێکی هەبێ بەڕاستی بڕوا بچێت لەسەر شتێکی بەسی سکاڵا بکە ئەمە زۆر ئێستا بە تایبەتی لەم کاتەیە کاتی ئەوەیە کە ئیتر تۆ ئاشنابی بە مافەکانی خۆت بە تایبەتی لە ڕووی کاتی قەیرانە کاتی مەسلەی تەندروستیە سەلامەتیە ئەنی زۆر کەس دەڵێن ئێستا ئێمە کۆرۆنا کە کۆتاییشی پێهات ئەبێ ئێمە بیر لەو زەمەنە هەر بکەینەوە لەگەڵ ئەو زەمەنە هەر بژین کەیتر بە تەندروستی بژین نابێندێ بابەت هەیە ئێمە ئیمالی بکەین ئەی بە جدیەکەی وایە ئێستش بۆ مەسلەی یاساییەکە تۆ بەکارێنەرێک بەکاربەرێکی یت لێرە بابەتێکت هەیە شتێک دەکڕی دەبێ ینی ئەو مافەی خۆشت بەدەستبێنی بووی یەک بابەتی دیکە کە زۆر گرنگە مەسلەی دەرمان زۆر قسە لەسەر کوالیتی دەرمان دەکرێت دەچی لە شوێنێک تۆ دەرمانێک دەبینی بۆ نە سوودر لێ نەبینی وام دەرمانە دەتوانی لەوە سکاڵا تۆمار بکەی بەڵێ بەڵێ دەتوانانی سکاڵا تۆمار بکەی هەرچەنەوە بابەتی دەرمان بابەتێکی زۆر قوڵە ئەگەر کەسێکی لە بوارە یاسایەکەی نا لە بواری کوالێتی کۆنتترۆلەوە ینی بانک کرێ ئەوە بکە زۆر باشە چکە زۆر وردە ئێمە بەڕاستی هۆشیاریمان لەبارەی ئەو شتانەشەوە نییە ناقیشمان ینی هەر کەسە بەپێی توانە و یان لێ هاتووی یان بەپێی اختصاسەکەی بەپێی شەهادەکەی توانێت بزانێت بەسمانە بەرنامەکە بەڕێستمان بانگێش کردووە بۆ بەرنامەکەمان ئەوەیە کە بابەتەکان و شارەکان بخینە ڕوو بۆ هاوڵاتیان بە هاوڵاتیان بڵین تو ئەم مافەیاسایانت هەیە دەتوانی لەسەر ئەم بابەتانە سکاڵا تۆمار بکەیت بۆ ئەوەی چی دیکە ینی بازرگانێک بە خۆرخکاری بابەت بەکارنێنێ لە بازاردا یان کەسێک بە ئارەزی خۆی شەکان بە تۆ نەفرۆشت بڵێ ئەمە مارکەیە مارکەش نەبێ یان سەلامەتی تەندروستی نەبێت یان بابەتانی نەبێت بۆی هۆشیارێکمان هەبێ لەوانەیە لە زۆر یاسای زۆر شوێنی جیهاندا بۆ نمونە یاسای مافی ڕەشپێستەکان ئەکە تاوەکو ئێستش هەر گفتوگۆی لەسەر دەکرێت بەڵام لە ئەمریکا خەباتی زۆر لەسەر کرا تاوەکو توانیان یەکسان بن لەگەڵ سپی پێستەکان ئێستش قسە لەسەرەوەی کە یەکسان نین و قسە لەسەرەوە بەڵام ئەمە خەباتێکی ئەوێ ئەمە بابەتێکی ئەوێ مەبەستەکەمان ئێمە ئەوەیە ینی ئەم بابەتانە نابێ هۆشیار بێ لە ناو خەڵکدا بەئەکیدی هۆشیاری لە هەموو ڕێکەوە بەلای من زۆر گرنگە تۆ حتا ئەگەر بڕۆی خواردنێک بکری ئەگەر بڕۆی جلێک بکری ئەگەر بڕۆی دەرمانێک بکری حتا مەسەلەن بڕۆ تۆ لە سەیدەلیەکان توێ دەرمانێک بکری ئەگەر من جاری وای خوێنمەوە زانم بەرواری بەسەر چوونەکەی ئەو دەرمانەکەیە نایکڕم بەڵام چی لەو کەسە بکەین کە خوێنەواری نییە باشە خوێنەواری نییە یعنی ئەکرێت ئێمە مەسەلە نێڵین دایکمان باوکمان ننکمان کەسێکمان بەبێ ئەوەی خۆمان ئاگادار بین چێ دەرمانێ بکڕێ بەڕاستی ئەم هۆشیاریش چۆنە ئێستا لە وڵاتانی تر بەڕاستی وڵاتانی تر بۆیە پێشیش کەوتون لە هەموو ڕوێکە هۆشیاریان هەیە ئێمە ظروفێکی خراپی سیاسی و اقتصادی ڕووی تێکردوین کە ئەمانەیە کە نەخۆشەکەین تەنها بڕۆین حەبەکە بکڕین و ئەکسەر بیخۆین و چاک بینەوە بیر لەوە ناکەینەوە کە ئایا ئەم یان کۆمپانیاکان بەڕاستی دەرمانەکانی ینی ئەوەنە کۆمپانیا زۆرە من خۆم جاری وایە ینی بیست شوێنم کردو بە دوای یەک شەریکە لە بەرێ ئەستم کردووە کە من ئەو شەریکێ دەرمانی ئەو شەریکێ بەکارێنم باشم ئەو کۆمپانیایە نییە یانیش دەرمانێک گێتە کوردستانەوە جاری وایە تۆتەوێ بڕۆی بیکریتەوە لەسەری لەبەری ئەوە باشە نییە ینی ئەمە بەڕاستیشی حکوومەتە پێش خەڵک بگومان ئیشی حکوومەتە بە تایبەتی لەم کاتی کۆرۆنایە ئەمە زۆر ڕوبەڕوومان بوویەوە هەر کەسێک دەهات دەچۆ سەر سوۆشیال میدیا ڤیددیویی خۆی بڵاو دەکردەوە دەیوت فلانش زۆر گرنگە بەڵێ زۆر گرنگکە ڕیکلامێکی زۆریە کرد وایە کرد خەڵکێکی زۆر پەلاماری و بابەتە بن کەچی بابەتەکە بۆ شێوێش نەبوو من وەکو کاربەرێک چوون پارەمیاوە بە بابەتێک کە وتوێتی باشە مافی خۆم هەیە بچم سکاڵە دوای لەسەر و کەسە تۆمار بکەم کە بابەتەکەی بۆ شوێنە بووە ئەزانانی چۆنە کاگرێبین سوۆشیال میدیا زۆر بەرفراوان بووە تۆ ناتوانانی ڕێ لە ڤیددیوەک بکری من نەخۆشی کۆرۆنام گرتووە ڤیددیوەک بڵاوکەم وڵە من بە فلانشت باشم یا خراپم هەر من نیم ینی دەیان ڤیددیو خۆشتان ڕۆژانە بەرچاوتانەکەێت دەیان ڤیددیو دنیا دەیان معلوماتی غەڵەت بەڕاستی ئەدرێ بە خەڵک زۆر کێشەیە ناگەر بۆ خیاسایی تۆ بێت ینی ئەم دوو جار تاوانبارە بێ یەک بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دووش لەم قانونی بەکاربەرە ینی وانە ئەوە زیاترە چێتە خراپبەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوەتوانی ئەو یاسایی بەسەراجێ بەجێ بکەین بەڵام
لەسەر و هۆشیاریەکەشەوە کە هەموو تاکێکە بێ هۆشیاری هەبێ و هیچ شتێکی ناڕاست قبول نەکا کە هەستەکە لە لای خۆیەوە کە ئەم شتە ناڕاستە. حکومت پێویستە بە دوواداچوونێ بۆ ئەوانە بکە. بەڕاستی حکومت یاخود داواکاری گشتی ئەتوانێت بەداچوون بە دوای ئەو معلوماتە غەڵەتانە بکە کە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بڵاوکرێتەوە، یان بەکارێنانی دەرمانێ لەم کۆرۆنایە باوەڕێکی لەم ڕۆژانەیە شتێکم ینی بیست پیاوێک چوو بوو ئەمەەی سیر خواردە بوو تو بیان سیر باشە مەعیدەی کون بوو چوو بوو بۆ دکتۆر توبی بۆچی مەعیدە کون بوو توبی وڵا ئێوە نەتاون تۆ سیر بەکاربێنن ینی بەجددی. یەک بابەتی دیکە ئەوەی کە جیاوازی نرخ ئێستا بۆ نمونە لێرە لە مۆڵێکە بینی دوکانێک کراوەتەوە ئەچی مۆڵێکیش بۆ نرخ شارێکی کۆستەمبوڵە بینی دوکانێکە مارکەیەکی جیهانیە ئەو لەوێ فەرعێکی هەیە لێرەش فەرعێکی هەیە لەوێ زۆر نرخەکەی هەرزانە بەڵام لێرە نرخەکەی گرانە هەمان دوکانە و هەمان فەرع ئەتوانی سکاڵە لەسەر شتۆمارکەی. ئێستش ئەو شتە دووباراکەمەوە یەکەمیشت ئیشی حکوومەتە کوالەتی کۆنتترۆل زۆر بەهێز بکە استقراری نرخەکان بەهێز بکە پاشان کە ئەمانەمان کرد ڕێگە ئەگرین لە بڵاوبوونەوەی نرخی بەرز یاخود کوالەتی خراپ بێتە وڵاتەکەمانە و پاشان بەپێی ئەم یاسایە بێ کە من وەکو بەکارهێنەرێک ئەو موادەم لەلا خراپیان لام باش نییان نرخەکەی بەرزە توانم سکاڵە تۆمار بکەم بڵێ ئێستا حکومت نیکە داواکاری گشتی نەوێ بڵم با حکومت بیکە ینی واقعەکەمان ئێستا وەزارەتەکان مەشغوڵ کراون هەموو کاری وەزارەت و توانای مرۆی هەموو وەزارەتەکان بۆچی ڕێژەی موچە چەندکەم ئێستا گەورەترین ئەڵێم حکومت لەبەرەوەی حکومت بەڕاستی باوکی میلەتە ینی ئەگەر حکومت ڕێگری ئەمە لە بابەتێکی یەکلاکەرەوە بەس ئێستا من وەکو هاوڵاتێک بڵێم حکومت ئەمە ناکات داواکاری گشتیش ئەوە ناکە ئەمن خۆمۆشیاریم چی بێ وەکو دو قسەت بۆ خەڵک ڕووکەیتە خەڵک و ئۆکشێوەکو وەشیارێکی یاسایی بەکاری بێن بۆ دەسێنانی مافەکان. من داواکارم لە هەر شوێنێکە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر شوێنێکە شتێکی ناتەندروست دەبینم یاخود خواردن یان جلێک یان مەوادێکە زانم ماوەی بە سەرچوونەکەی نزیکە ئەسڵەن ئەوەش نابێت لە مارکێتەکانە بمێنێت کە ماوەی من ئەو شتامێ بیکڕم 2 ڕۆژی ماوە بەسەر بچێدانراوە بۆ ئەوی بفرۆش من بە 2 ڕۆژە شتە تەواو ناکەم. پێویستە خەڵک خۆی هۆشیارێکی لا هەبێ قبوڵی نەکە ئەگەر ئێمە توانیمان ئەوە قبول نەکەین یاخود سکاڵایەک ئەگەر ئەنجامیشی نەبێ بەڵام ئێمە سکاڵاکە هەر بکەین ئەبێتە هۆی ترسێک بۆ لایەنە پەیوەندیدارەکان و بۆ ئەو کەسانش کە ئەو ڕێگە خراپە هەڵەبژێرن هۆشیاریەک بڵاوە بێتەوە لە ناومانە و بەڕاستیش ئەو کارە ساتانین کە بەهۆی خواردنەوە یاخود بەهۆی دەرمانی بەسەرچوە بەهۆی دەرمانی کوالێتی خراپەوە ڕوو لە کەمبوونەوە ئاکات. پارێزەر زۆ سپاس دەکەین سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن خواتان لەگەڵ.